أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان، بناوي او خداي كانغاي رحمتو سوزو بزيا. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. أي خلچنا لخشم نارزای او پروردگارتان خو بپارێزن کە ئێوەی لە تاکە نەفسێک دروست کردووە، هەر لەو نەفسەش هاوسەرەکەی بەدیهێنا و لەو دوانە پیاوان و ژنانی زۆری خستۆتەوە و بڵاو کردوتەوە. هەروەها لەو خودایە بترسن کە لە یەکتر داوا دەکەن بەناوهێنانی ئەوەوە، هەوڵ بدەن پەیوەندی خزمایەتیش بپارێزن و پتەوی بکەن، چونکە بەڕاستی خدا هەمیشە و بەردەوام چاودێرە بەسەرتانەوە. وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث بالطيب ولا تأكلوا أموالهم إلى أموالكم إنه كان حوبا كبيرا. خەڵچینە ماڵ و سامانی هەتیوان بدەنەوە دەست خۆیان کاتێک گەورە بوون و فامیان کردەوە. ماڵی خراپ و پیسی خۆتان مەگۆڕنەوە بە ماڵی چاک و پاچی ئەوان. ماڵ و سامانیان مەخۆن لەگەڵ ماڵ و سامانی خۆتاندا، مەیفەوتێنن، بەڕاستی ئەو کارە ستەم و گوناهێکی گەورەیە. وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم ذلك أدنى ألا تعولوا. ئەگەر ترسان لە ئەنجام نەدانی دادپەروەری لەگەڵ کچە بێباوکەکاندا، ئەگەر بیان کەنە هاوسەرتان ئەوە واز لەوان بهێنن، ئەوە لە ئافرەتانی تر کە حەڵاڵن بۆتان ژن مارە بکەن، دوو یان سیان یان چوار. البته لە یەک هاوسەر زیاتر مەرج و بارودۆخی تایبەتی خۆی هەیە. خۆ ئەگەر ترسان لەوەی کە نەتوانن دادپەروەر بن لە نێوان هاوسەرەکانتاندا، ئەوە با یەک ژن مارە بکەن، یان ئەو کەنیزەکانەی کە هەتانن کە دیاردەیەکی کاتیب و ئیسلام بنەبڕی کرد، ئەوەی کە باسکرا نزیکترە لەوەی ستەم نەکەن ئەگەر پێی ڕەوی بکەن. وآتوا النساء صدقاتهن نحلة فإن طبن لكم عن شيء منه نفسا فكلوه هنيئا مريئا. مارەی ئافرەتان بدەن بۆ پەڕی دڵفراوانی و ئاسوودەییەوە. خۆ ئەگەر بە ئارەزوو ویستی خۆیان دەستیان هەڵگرت لە هەندێک مارەیی و بەخشیان بە ئێوە بۆتان هەیە بیخۆن و بەکاری بهێن و بەبێ دوودڵی نۆشی بکەن، سوودی لێوەربگرن. ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما وارزقوهم فيها واكسوهم وقولوا لهم قولا معروفا. ماڵ و سامانتان مەدەن بە کەم عەقڵ و پیا و خراپان کە ئێوە بەرپرسن لە ماڵیان، لە کاتێکدا خدا کردوویەتی بەهۆی ژیان و پایەداری و هەستانەوەتان، بەڵکو تەنها بەشیان بدەن بۆ خۆراک و پۆشاک، بە جوانی قسەی ڕاست و دروستیان بۆ بکەن، تەرەیان مەکەن. وابتلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح فإن آنستم منهم رشدا فادفعوا إليهم أموالهم ولا تأكلوها إسرافا وبدارا أن يكبروا ومن كان غنيا فليستعفف ومن كان فقيرا فليأكل بالمعروف فإذا دفعتم إليهم أموالهم فأشهدوا عليهم وكفى بالله حسيبا.
هەتیوان تاقی بکەنەوە بەوەی کە هەندێک پارەیان بدەنێ و خۆتان سەرپەرشتیان بکەن هەتا ئەو کاتەی کە وەختی ئەوەیان دێت هاوسەر بگرن ئەوسا ئەگەر هەستان کرد ژیر و سەلارن پارە و سامانەکەیان پێ بدەنەوە نەکەن ماڵ و سامانیان بخۆن بە زیادەڕەوی لە خەرجکردنیدا لە ترسی ئەوەی نەوەکو گەورە بن و زوو لە دەستان بسێننەوە جا ئەوەی دەوڵەمەندە با دەستی بپارێزێت و ئەوەشی کە هەژارە بالەی بخوات و لە سنوور دەرنەچێت و زیادەڕەوی نەکات جا کاتێک ماڵ و سامانەکانیان تەسلیم دەکەنەوە ئەوە شایەتیان لەسەر بگرن هەرچەندە تەنها خوددا بەسە بۆ لێپرسینەوە و چاودێری للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون مما قل منه أو كثر نصيبا مفروضا پیاوان بەشیان هەیە لەو شتانەدا کە باوکو و دایک و خزمان بە میراتی لە دوایان بەجێ دەمێنێت هەروەها ژنانیش بەشیان هەیە لەو شتانەدا کە بە میراتی لە باوکو و دایک و خزمان بەجێ دەمێنێت لە کەم و زۆری بەشی هەر کەسێک دیاری کراوە و دەبێت بیدرێتێ وإذا حضر القسمة أولو القربى واليتامى والمساكين فارزقوهم منه وقولوا لهم قولا معروفا خۆ ئەگەر کاتێک لە دابەشکردنی میراتدا خزمان و هەتیوان و هەژاران ئامادە بوون ئەوە لەو میراتیە بەشیان بدەن و بە جوانی قسەیان بۆ بکەن پیایاندا هەڵمەشاخێن وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم فليتقوا الله وليقولوا قولا سديدا دەبا ئەوانەشی کە دوور نییە بەم نزیکانە بمرن و نەوەی لاواز و ساوایان لە دوا بەجێ بمێنێت خدا ناسی و ئاینداری بکەنە پیشیان و گفتاری چاک بەجێ بێڵن وەسیەت بکەن بێگومان خدا دەمێنێت بۆ منداڵی جێماویان ئەگەر خدا ناس و گفتار جوان و بەخشندە بن إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا بەڕاستی ئەوانەی کە ماڵی هەتیوان بەنا حەق و ستەم دەخۆن بێگومان ئەوانە تەنها ئاگر دەخۆن و ئەو ماڵە دەبێتە ئاگر لە سکیاندا لە قیامەتیشدا دەچنە ناو ئاگری دۆزەخەوە يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين فإن كن نساء فوق 2 فلهن ثلثا ما ترك وإن كانت واحدة فلها النصف ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد فإن لم يكن له ولد وورثه أبواه فلأمه الثلث فإن كان له إخوة فلأمه السدس من بعد وصية يوصي بها أو دين آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا فريضة من الله إن الله كان عليما حكيما خدا ڕێنموویتان دەکات و فەرمانتان پێدەدا دەربارەی نەوەکانتان لە بواری میراتی گرتندا ئەویش ئەوەیە کە بەشی نێرینەیەکیان ئەندازەی بەشی 2 مێینەیانە خۆ ئەگەر منداڵەکان تەنها ئافرەت بوون دوان و لە دوان زیاتر بوون ئەوە 2 بەش لە 3 بەشی میراتیەکە لەوان بەش دەکرێت خۆ ئەگەر مردووەکە تەنها کچێکی هەبوو ئەوە نیوەی داراییەکەی دەدرێتێ 6 دەدرێت بە هەر یەک لە دایک و باوکی ئەگەر مردووەکە منداڵی هەبوو خۆ ئەگەر مردووەکە منداڵی نەبوو تەنها دایک و باوکی هەبوو ئەوە دایکی 3 دەبات و ئەوی تریشی بۆ باوکی دەبێت خۆ ئەگەر باوکی نەبوو دایک و برا و خوشتی هەبوو ئەوە 6 میرات بۆ دایکی دەبێت ئەمانە هەمووی دوای وەسیەتێک کە مردووەکە کردوویەتی و دانەوەی قەرز و قەرزاری دەبێت
ئێوە نازانن کە باوانتان و نەوەکانتان نازانن کام لایەن سوودی زیاترە بۆتان لەبەر ئەوە بە گوێرەی فەرمانی خوددا میراتی دابەش بکەن ئابەم شێوەیە میراتی دابەشکردن فەرزە لەسەرتان کە پەیڕەوی بکەن چونکە لەلایەن خودداوە دیاری کراوە بەڕاستی خودداش هەمیشە و بەردەوام زانا و دانایە ولكم نصف ما ترك أزواجكم إن لم يكن لهن ولد فإن كان لهن ولد فلكم الربع مما تركن من بعد وصية يوصين بها أو دين ولهن الربع مما تركتم إن لم يكن لكم ولد فإن كان لكم ولد فلهن الثمن مما تركتم من بعد وصية توصون بها أو دين وإن كان رجل يورث كلالة أو امرأة وله أخ أو أخت فلكل واحد منهما السدس فإن كانوا أكثر من ذلك فهم شركاء في الثلث من بعد وصية يوصى بها أو دين غير مضار وصية من الله والله عليم حليم هەروەها وەی میراتی ژنەکانتان دەدرێت بە ئێوە ئەگەر منداڵیان نەبوو خۆ ئەگەر منداڵیان هەبوو ئەوە چواریەکی میراتی ژنەکانتان بۆ هەیە ئەمانە هەمووی دوای بەجێهێنانی وەسیەتی ژنان و دانەوەی قەرزیان بۆ ژنان چواریەکی میراتی ئێوە بڕیار دراوە ئەگەر ئێوە منداڵتان لە دوا بەجێ نەمابێت خۆ ئەگەر منداڵتان هەبوو ئەوە هەشتیەک بۆ ژنەکە دەبێت لەوەی کە بە میراتی لێتان بەجێ ماوە ئەمانە هەمووی دوای بەجێهێنانی وەسیەتتان و دانەوەی قەرزەکانتان خۆ ئەگەر پیاوێک یان ئافرەتێک مرد منداڵ و باوک و باپیر و براو خوشکی دایک و باوکی نەبوو بەڵکو تەنها خوشکێک یان برایەکی دایکی هەبوو ئەوە شەشیەک بەشی هەر یەکێک لەوان دەبێت خۆ ئەگەر برا و خوشکی دایکی لە یەک زیاتر بوون ئەوە هەمویان هاو بەشن لە سێیەکی میراتیەکەدا بە یەکسانی ژن و پیا و ئەمانە هەمووی دوای وەسیەتێک کە دەکرێت دانەوەی قەرز لە کاتێکدا ئەو وەسیەتە زیان بەخش نەبێت بە میراتگران ئەمانە هەر هەمووی بڕیار و فرمانن لەلایەن خودای گەورەوە و ئەو خودایە زانا و بە حەلیم و حەوسەڵەیە تلك حدود الله ومن يطع الله ورسوله يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها وذلك الفوز العظيم ئەوانەی باسکران دەربارەی هەتیوان و چۆنێتی دابەشکردنی میرات ئەو سنوورانن خوددا دیاری کردوون جا و کەسەی فەرمان بەرداری خوددا و پێغەمبەرەکەی بکات لەم بوارەدا و لە هەموو بوارەکانی تردا ئەوە خوددا دەیخاتە ناو باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات هاوڕێ لەگەڵ ژیانی نەبڕاوە تێیدا بێگومان هەر ئەوەشە سەرفرازی گەورە و دەستکەوتی بێسنوور ومن يعص الله ورسوله ويتعد حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين بەڵام ئەوەی یاخی بێت لە خوددا و پێغەمبەرەکەی و دەرچێت لە سنوورەکانی ئەوە خوددا دەیخاتە ناو ئاگرێکەوە کە بۆ هەمیشە تێیدا دەمێنێتەوە و سزایەکی سەر شۆڕکەر و ڕسواکەری بۆ هەیە واللاتي يأتين الفاحشة من نسائكم فاستشهدوا عليهن 4 منكم فإن شهدوا فأمسكوهن في البيوت حتى يتوفاهن الموت أو يجعل الله لهن سبيلا ئەو ئافرەتانەی کە زینا دەکەن لە ژنانتان ئەوە 4 شایەتیان لە خۆتان لەسەر بگرن جا ئەگەر شایەتیاندا ئێوە لە ماڵدا بەندیان بکەن
تا مردن یەخەیان پێدەگرێت یا خوددا دەرویەکیان لێ دەکاتەوە. واللذان يأتيانها منكم فآذوهما فإن تابا وأصلحا فأعرضوا عنهما إن الله كان توابا رحيما. ئەو ژن و پیاوەتان یان ئەو کوڕ و کچەتان کە زینایان لەدەست دەقەومێت ئەوە ئێوە لێیان بدەن و ئازاریان بدەن. خۆ ئەگەر تەوبەیان کرد و خۆیان پەروەردە و چاک کرد ئەوە ئێوە وازیان لێ بهێنن تاعنەیان لێ مەدەن بە چاوی سووک تەماشایان مەکەن چونکە بەڕاستی خوددا هەمیشە تەوبە وەرگرە و بەڕەحم و میهرەبانیشە. إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة ثم يتوبون من قريب فأولئك يتوب الله عليهم وكان الله عليما حكيما. خدای گەورە تەنها ئەو تەوبە و پەشیمانیە قبول دەکات و ئەو کەسانە دەگرێتەوە کە گوناه و نادروستی بە نەفامی و نەزانی ئەنجام دەدەن و پاشان بە زوویی تەوبە دەکەن و پەشیمانی دەردەبڕن. ئەو جۆرە کەسانە خوددا تەوبەیان لێ وەردەگرێت و هەمیشە بەردەوام خوددا زانایە بەوەی بە نەزانی و نەفامی هەڵە و گوناه ئەنجام دەدات و دانایە و دەزانێت کە ئادەمیزاد هەندێک جار لاوازی ڕووی تێدەکات و بە هەڵەدا دەچێت لەبەر ئەوە نائومێدی ناکات. وليست التوبة للذين يعملون السيئات حتى إذا حضر أحدهم الموت قال إني تبت الآن ولا الذين يموتون وهم كفار أولئك أعتدنا لهم عذابا أليما. تەوبە و پەشیمانی بۆ ئەو کەسانە نییە کە بەردەوامن لەسەر گوناه و تاوان. ئەو کاتەی مردن یەخەی بە یەکێکیان گرت ئەوسا بڵێت ئەوە ئیتر من بەڕاستی لە ئێستەوە تەوبەم کرد. تەوبە لەوانەش وەرناگیرێت کە بە کافری دەمرن. بۆ ئەو جۆرە تاوانبارانە هەمویان سزایەکی بە ئێشمان ئامادە کردووە. أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن إلا أن يأتين بفاحشة مبينة وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. أي أواني باورتان هناوا دروست نییە بۆتان ژنان بە زۆر بکەنە میراتی خۆتان و دەستیان بەسەردا بگرن وەکو کەلوپەلی تری ناوماڵ. ناچاریان مەکەن تا هەندێک مارەیتان بۆ بگەڕێنەوە مەگەر ئەوان گوناهێکی ئاشکرا و دیار ئەنجام بدەن. هاوژینیان بە جوانی لەگەڵدا بەرنەسەر. خۆ ئەگەر خۆشتان نەویستن و لێیان بێزار بوون ئەوە دوور نییە و دەشێت هەستان لە شتێک نەبێت و خوددا بیکات بەمایی خێر و بێری زۆر و بێ سنوور. وإن أردتم استبدال زوج مكان زوج وآتيتم إحداهن قنطارا فلا تأخذوا منه شيئا أتأخذونه بهتانا وإثما مبينا. خۆ ئەگەر ویستان هاوسەرێک بخەنە جێگەی هاوسەرێکی تر و مارەیەکەی ئاڵتون و سامانێکی زۆرتان پێدا بوو ئەوە نابێت هیچ شتێکی لێ بجێڕنەوە و لێی کەم بکەنەوە. ئایا ئەو مارەیەی کە پێتان داوا وەری دەگرنەوە لێیان بە دروستکردنی بوختانێکی ناڕەوا و گوناه و ستەمێکی ئاشکرا؟ وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذن منكم ميثاقا غليظا.
جا چۆن دروستە مارەیان لێوەربگرنەوە لە کاتێکدا ئێوە چونەتە لای یەکتر و ژنانیش پەیمان و بەڵێنێکی گەورە و گرنگیان لێوەرگرتون لە کاتی مارەکردنیاندا. ولا تنكحوا ما نكح آباؤكم من النساء إلا ما قد سلف إنه كان فاحشة ومقتا وساء سبيلا. نەکەنەوە ئافرەتانە مارە بکەن کە پێشتر باوکتان مارەی کردبوو مەگەر ئەوەی کار ڕابورد لە سەردەمی نەفامیدا پێش حرامکردنی. بەڕاستی ئەو کارە گوناهێکی گەورە و ناشرین و ناپەسەندە و ڕێبازێکی خراپە. حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت وأمهاتكم اللاتي أرضعنكم وأخواتكم من الرضاعة وأمهات نسائكم وربائبكم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن فإن لم تكونوا دخلتم بهن فلا جناح عليكم وحلائل أبنائكم الذين من أصلابكم وأن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف إن الله كان غفورا رحيما. إيمان داران ئەم ئافرەتانە مارەکردنیان حرام کراوە لە سەرتان، دایکانتان، کچەکانتان، خوشکەکانتان، پورەکانتان، خوشکی باوک، پورەکانتان، خوشکی دایک، برازاتان، خوشکەزاتان، ئەو دایکانەی کە شیریان داونەتێ، خوشکە شیریەکانتان، دایکی هاوسەرتان، خەسوو، ئەو کچانەی لە پیاوێکی ترن و لای ئێوە دەژین و پەروەردە دەبن و لەو ژنانەتانن کە چوونەتە لایەن واتە زڕ کچەکانتان. خۆ ئەگەر نەچوبنە لای دایکی ئەو جۆرە کچانە ئەوە هیچ گوناهتان لەسەر نییە مارەیان بکەن. هەروەها حرامە هاوسەری ئەو کوڕانەتان مارە بکەن کە لە پشتی خۆتانن واتە بووکەکانتان. هەروەها حرامە دوو خوشتیش پێکەوە بکەنە هاوسەری خۆتان لە یەک کاتدا جگەلەوانەی کە ڕابورد. بەڕاستی خوددا هەمیشە و بەردەوام لێ خۆشبوو میهرەبانە. والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم كتاب الله عليكم وأحل لكم ما وراء ذلكم أن تبتغوا بأموالكم محصنين غير مسافحين فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة ولا جناح عليكم فيما تراضيتم به من بعد الفريضة إن الله كان عليما حكيما. هەروەها حرامە لێتان ئەو ئافرەتانەی کە مێردیان هەیە جگە لە کەنیزەکتان لەو زەمانەدا باو بوو. جا ئەم سنوورانە خوددا بڕیاریداوە لەسەرتان جگەلەوانەی کە باسکران حەڵاڵە بۆتان بەهۆی ماڵ و داراییتانەوە هاوسەر بگرن تا 4 ئافرەت تا پاکداوێن بن و لە سنووری ڕەوشتی بەرز دەرنەچن. جا لەگەڵ هەر ئافرەتێکدا هاوسەریتان گرت ئەوە فەرزە کە مارەیەکەیان بدەنێ و هیچ گوناهیش نییە لەسەرتان لە کەمکردنەوەی ئەو مارەیەی لەسەری ڕێککەوتبوون لە دوای دیاریکردنی. بەڕاستی خوددا هەمیشە و بەردەوام زانا و دانایە. ومن لم يستطع منكم طولا أن ينكح المحصنات المؤمنات فمما ملكت أيمانكم من فتياتكم المؤمنات والله أعلم بإيمانكم بعضكم من بعض فانكحوهن بإذن أهلهن وآتوهن أجورهن بالمعروف محصنات غير مسافحات ولا متخذات أخدان
فإذا أحصن فإن أتين بفاحشة فعليهن نصف ما على المحصنات من العذاب ذلك لمن خشي العنة منكم وأن تصبروا خير لكم والله غفور رحيم. ئەوەشی کە نەیتوانی لە ئێوە لەبەر دەستکورتی ئافرەتانی سربەستی باوەڕدار مارە بکات ئەوە با لە کچە کەنیزەکە ئیماندارەکانتان بخوازێت. خداش زانایە کە ڕادەی ئیمانتان چەندە و چۆنە. ئێوە هەندێکتان لە هەندێکتانن، هەمووتان لە ئادەم و حەوان و ئەم جیاوازیە چینایەتیە شتێکی کاتیە. لەبەرەوە ئەو کەنیزەکانە مارە بکەن لەسەر ڕەزامەندی کەسوکار و خاوەنەکانیان و مارەیان بە چاچی پێ بدەن. لە کاتێکدا ئەو کەنیزەکانش پێویستە پاکداوێن بن و دوور بن لە داوێن پیسی و دۆستگرتنەوە، خۆ ئەگەر شویان کرد و لەوە دوا داوێن پیسیەکیان ئەنجامدا ئەوە نیوەی سزای ئافرەتانی سەربەست دەدرێن، چونکە ئازادی تەواویان نەبووە لەو سەردەمەدا. لەبەر ئەوە مارەکردنیان بۆ ئەوانەتان کە دەترسێت تووشی هەڵە و گوناه ببێت خۆڕاگریتان چاکترە بۆتان تا خدا دەروتان لێ دەکاتەوە. خداش لێ خۆش بوو میهرەبانە. يريد الله ليبين لكم ويهديكم سنن الذين من قبلكم ويتوب عليكم والله عليم حكيم. بێگومان خدا دەیەوێت بەم شێوەیە هەموو شتێکتان بۆ ڕوون بکاتەوە و ڕێنموویتان بکات بۆ ئەو یاسا و بەرنامانەی پێشخۆتان کە پێغەمبەران هێناویانە لە جیهانی کۆمەڵایەتی و پەیوەندیەکان و تا دوایی و تەوبە و پەشیمانیشتان لێوەربگرێت. خدا زانا و دانایە. والله يريد أن يتوب عليكم ويريد الذين يتبعون الشهوات أن تميلوا ميلا عظيما. بێگومان خدا دەیەوێت تەوبە و پەشیمانیتان لێوەربگرێت و لە هەڵەکانتان خۆش بێت، بەڵام ئەوانەی شوێن ئارەزوات و هەوەس بازی کەوتون دەیانەوێت ئێوە لا بدەن بەلادانێکی گەورە. يريد الله أن يخفف عنكم وخلق الإنسان ضعيفا. خدا دەیەوێت بەم بەرنامە و ڕێبازانە بارتان سووک بکات و کار ئاسانیتان بۆ بکات، چونکە ئادەمیزاد بەلاوازی دروست کراوە لە بەرامبەر ئارەزوەکانیەوە خۆڕاگر نییە. يا أيها الذين آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە ماڵ و سامانی یەکتر بەنا حەق و بەبێ بەرامبەر مەخۆن لە نێوان خۆتاندا مەگەر بازرگان یەک بێت و لەسەر ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. خۆتان مەکوژن و یەکتر بەنا حەق مەکوژن کاتێک بێزاری و بێتاقەتی ڕووتان تێدەکات یان تووشی زیانێک دەبن. بەڕاستی خدا میهرەبانە پێتان. ومن يفعل ذلك عدوانا وظلما فسوف نصليه نارا وكان ذلك على الله يسيرا. هەر کەسێکی شکاری وا بکات سامانی خەڵکی بەنا حەق بخوات یان خۆی یان خەڵک بکوژێت بە دوژمنایەتی و ستەمکردن ئەوە لە ئایندەدا دەیخەینە دۆزەخەوە و بە ئاگر دەیسوتێنین. ئەو کارەش بۆ خدا هەمیشە و بەردەوام ئاسانە. إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما. ئەگەر خۆتان بپارێزن لەو تاوانە گەورانەی قەدەغە کراوە لێتان ئەوە لە گوناهەکانی ترتان چاوپۆشی دەکەین و دەتان خەینە جێیەشی خۆش و سازگار و ڕێزدارەوە کە بەهەشتی بەرینە. ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن واسألوا الله من فضله إن الله كان بكل شيء عليما. ئەوە تەخوازی شتێک مەکەن کە خدا بەخشیویەتی بە هەندێکتان و نەیبەخشیوە بە هەندێکتان، چونکە خدا دادپەروەرە و یاساکانی لە ڕووی زانستی و حکمەتەوەیە.
کاتێک هەندێک مافی داوە بە پیاوان لە هەندێک ڕووی تریشەوە مافی داوە بە ئافرەتان پیاوان بەشێکیان هەیە لەوەی کە بەدەستیان هێناوە هەروەها ئافرەتانیش بەشێکیان هەیە لەوەی کە بەدەستیان هێناوە هەمیشە و بەردەوامیش داوای زیادە بەخش و بەهرەی خوددا بکەن چونکە بەڕاستی خوددا بە هەموو شتێک زانایە ولكل جعلنا موالي مما ترك الوالدان والأقربون والذين عقدت أيمانكم فآتوهم نصيبهم إن الله كان على كل شيء شهيدا بۆ هەموو کەسێک و هەموو سامانێک چەند میرات بەرێکمان داناوە لەوەی کە لە دایک و باوک و خزمان بەجێماوە تا بەدادپەروەری وەکو دیاریکراوە دابەشی بکەن و بۆ ئەوانش کە پەیمانتان لەگەڵ بەستون کەوا میرات لە یەکتر بگرن مافی ئەوانیش بدەن بەڕاستی خوددا هەمیشە و بەردەوام شایەتێکی ئاگادارە بەسەر هەموو شتێکدا الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فإن أطعنكم فلا تبغوا عليهن سبيلا إن الله كان عليا كبيرا پیاوان سەرپەرشتیارن بەسەر هاوسەرەکانیانەوە ئەمەش بەهۆی ڕێز و زیادە ئەرچێکەوە کە خوددا داویەتی بە هەندێک بەسەر هەندێکی تردا سەرڕای ئەوەی کە پیاوان لە ماڵ و سامانیان خەرج دەکەن لە پێناوی ئاسوودەیی و خۆشگوزەرانی ئافرەتاندا لەولاشەوە ئافرەتانی ژیر و دیندار و گونجاو هەمیشە گوێڕایەڵی مێردەکانیانن نهێنی نێوان خۆیان و مێردەکانیان دەپارێزن بەتایبەت ئەو نهێنیانەی خوددا دەیەوێت پارێزراو بن بەهۆی ئەوەی کە خوددا مافەکانی ئەوانی پاراستووە ئەو ئافرەتانەش ئێوە دەترسن سەرکەشی و سەرپێچی بکەن سەرەتا ئامۆژگاریان بکەن ئەگەر سوودی نەبوو لەناو جێدا پشتیان تێبکەن ئەگەر ئەوەش سوودی نەبوو لێیان بدەن بەمەرجێک لێدانەکە لە دەم و چاو نەبێت و ئاسەوار بەجێ نەهێڵێت ئەگەر بەم هۆیانە لەلادان و یاخیبوون وازیان هێنا ئەوە ئیتر ستەمیان لێ مەکەن و ڕێگەی تر مەگرنەبەر بۆ ئازاردانیان بێگومان خوددا بەرز و بڵند و گەورەیە ئەگەر ستەمیان لێ بکەن تۆڵەتان لێ دەسێنێت وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما إن الله كان عليما خبيرا خۆ ئەگەر ترسان لەوەی نێوان ژن و مێرد بشێوێت کێشەیان چارەسەر نەکرێت دادوەرێک لە خزمی پیاوەکە و دادوەرێک لە خزمی ژنەکە بنێرن بۆ ڕێخستنیان ئەگەر چاکسازی و ڕێخستنیان بوێت ئەوە خوددا پێک هاتن فراهەم دەهێنێت لە نێوان ژن و مێردەکەدا بێگومان خوددا هەمیشە و بەردەوام زانا و ئاگایە واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم إن الله لا يحب من كان مختالا فخورا أي خلچينا تەنها خوددا بپەرستن و هیچ جۆرە شەریک و هاوڵێکی بۆ بڕیار مەدەن و چاکە کار بن لەگەڵ دایک و باوکتان و خزمان و هەتیوان و هەژاران و دراوسەی خزم و دراوسەی نزیک و دراوسەی بێگانە و هاوڵی کار و سەفەر و ڕێبوار و ژێردەستەکانتاندا بەڕاستی خوددا ئەوانەی خۆش ناوێت کە خۆ دەنوێن و فیز دەکەن و فەخر دەفرۆشن بەسەر خەڵکیدا الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ويكتمون ما آتاهم الله من فضله وأعتدنا للكافرين عذابا مهينا
ئەوانەی ڕەزیلی دەکەن و فەرمان دەدەن بە خەڵکی کە ڕەزیل بن و ئەو شتانەی خوددا لە زیادە فەزلی خۆی پێی بەخشیون لە ماڵ و سامان و زانست دەیشارنەوە و نایەڵن کەس سوودی لێوەربگرێت با ئەوە بزانن کە ئێمە بۆ خوددا نەناسان سزایەکی سەر شۆڕکەرمان ئامادە کردووە. والذین ينفقون أموالهم رئاء الناس ولا يؤمنون بالله ولا باليوم الآخر ومن يكن الشيطان له قرينا فساء قرينا. ئەوانەشی کەماڵ و سامانیان بۆ ڕووپامایی خەڵکی دەبەخشن باوەڕ ناهێنن نە بە خوددا نە بە ڕۆژی دوایی دیارە کە شەیتان ئەوانەی لە خشتە بردووە و کردوونی بە هاوڵی خۆی جا ئەوەی شەیتان بکاتە هاوڵ و هاودەمی خۆی مەگەر خوددا بزانێت چ ناپوخت و نالەبارێکی کردوتە هاوڵی خۆی. وماذا عليهم لو آمنوا بالله واليوم الآخر وأنفقوا مما رزقهم الله وكان الله بهم عليما. چ زیانێکیان لێ دەکەوێت چیان بەسەر دەهات ئەو خەڵکە ئەگەر باوەڕیان بە خوددا و ڕۆژی دوایی بهێنایە و لەو ڕزق و ڕۆزەی کە خوددا پێی بەخشیون بیان بەخشیایە جگە لە سوود و قازانجی بێسنوور لە هەردوو دنیادا خۆ خوددا هەمیشە و بەردەوام ئاگای لێیانە و زانیاری هەیە دەربارەیان. إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها ويؤت من لدنه أجرا عظيما. بەڕاستی خوددا بەقەدەر تۆز قاڵێک ستەم لە ئادەمی زاد ناکات خۆ ئەگەر چاکەیەک هەبێت بەرەکەتی بەسەردا دەڕێژێت و چەند بەرامبەری دەکات و لەلایەن خۆیەوە پاداشتی گەورە و بێسنوور دەبەخشێت بە چاکە خوازان. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا. اینجا دەبێت حاڵی ئەو خەڵکە چۆن بێت کاتێک لە هەر میلەتێک شایەتێکمان هێنا و تۆشمان هێنا ئەی محەممەد بە شایەت بەسەر ئەو خەڵکەوە کە پەیامی خوددات پێڕاگەیاندون. يومئذ يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا. ئەو ڕۆژە ئەوانەی بێباوەڕبوون و لە پێغەمبەر یاخیبوون ئاواتە خوازن کە زەویان پێ تەخت بکرایە و هەر لە توێی خاک داون بوونایە و زیندوو نەکرانایەتەوە و ناتوانن هیچ گفتارێکی پەنهانیان لە خوددا بشارنەوە. يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە نزیکی نوێژ مەکەون لە کاتێکدا ئێوە سەرخۆشن ئەمە کاتێک بوو هێشتا عەرەق و شەراب حرام نەکرابوو هەتا ئاسەواری سەرخۆشی نامێنێت و دەزانن چی دەڵێن لە نوێژەکەدا و بەلەشی بێ نوێژی شەوە نوێژ مەکەن مەگەر ڕێبوار بن و لە سەفەردا بن هەتا خۆتان دەشۆن خۆ ئەگەر نەخۆش بوون یان لە سەفەردا بوون یا لەسەر ئاو گەڕانەوە یان لەگەڵ ئافرەتانی نامەحرەم لە یەککەوتن و ئاوتان دەست نەکەوت بۆ خۆشتن و دەست نوێژگرتن ئەوە تەیەموم بکەن بە خاکێکی پاک و بەو خاکات دەست بهێنن بەسەر دەم و چاو و دەستاندا
بێگومان خدا هەمیشە و بەردەوام لێ خۆش بووە و گوزەشت و چاوپۆشی هەیە. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة ويريدون أن تضلوا السبيل ئایا نەتڕوانیوەتە ئەوانەی کە شارەزایی هەندێک لە کتێبە ئاسمانیەکانیان دراوەتێ ئەوانە گومڕایی دەکڕن و دەیانەوێت ئێوەش گومڕە و سەر لێ شێواو بن. والله أعلم بأعدائكم وكفى بالله وليا وكفى بالله نصيرا. خدای گەورەش چاک دوژمنەکانتان دەناسێت، جا تەنها خدا بەسە کە یار و یاوەر بێت و تەنها خدا بەسە پشتیوان بێت. من الذين هادوا يحرفون الكلم عن مواضعه ويقولون سمعنا وعصينا واسمع غير مسمع وراعنا ليا بألسنتهم وطعنا في الدين ولو أنهم قالوا سمعنا وأطعنا واسمع وانظرنا لكان خيرا لهم وأقوم ولكن لعنهم الله بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. هەندێک لەوانەی کە بوونەتە جوو قسە لە جێ خۆیدا دەستکاری دەکەن و جێ گۆڕچەی پێ دەکەن و بە ئارەزووی خۆیان لێکی دەدەنەوە و بەکینە و گاڵتەوە دەڵێن بیستمان و بە قسەشمان نەکردیت، گوێ بگرە دەک گوێت لێ نەبێت. هەروەها دەیانوت ڕائینا و دەمیان بۆ خوار دەکردەوە تا مانایەکی هەڵە ببەخشێت و ببێت تا تەعنە و ڕخنە لە دین. خۆ ئەگەر بەڕاستی ئەوان بیان وتایە بیستمان و گوێ ڕایەڵین و تۆش گوێمان بۆ بگرە و مۆڵەتمان بدەت تا تێبگەین، چاکتر و ڕاستتر و بەنرختر بوو بۆیان. بەڵام چونکە پاگنین و دەروون نەخۆشن خدا نەفرەتی لێکردوون بەهۆی کوفریانەوە بۆیە باوەڕ ناهێنن کەمێک نەبێت. يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها أو نلعنهم كما لعنا أصحاب السبت وكان أمر الله مفعولا. ئەی ئەوانەی کتێبتان پێ بەخشراوە باوەڕ بهێنن بەو قورئانەی کەناردومانە و بەڕازدانەری ئەوەی ئێوەیە پێش ئەوەی ڕۆژێک بێت کە ڕوخسارانێکی بێدین پان و پلیش بکەینەوە و ئاسەواری دەم و چاو نێڵین و بەرەو پشتی بکەین و وەکو پشتی سەری لێ بکەین، یاخود نەفرینیان لێ بکەین وەکو چۆن نەفرینمان لە خەڵکی ڕۆژانی شەموان کرد، ئەوانەی کە بە فێڵ ڕاوە ماسیان کرد و فەرمانی خودایان شکاند. بێگومان هەر فەرمانی خودایە کە هەمیشە و بەردەوام ئەنجام دراوە. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما. بەڕاستی خدا خۆش نابێت ئەگەر هاوڵی بۆ بڕیار بدرێت، بێجگەل لەوە لە هەر گوناهێکی تر بیەوێت خۆش دەبێت بۆ ئەو کەسەی کە دەیەوێت، جا ئەوەی هاوڵ و شەریک بۆ خدا بڕیار بدات ئەوە ئیتر بەڕاستی تاوانێکی گەورەی هەڵبەستووە. ألم تر إلى الذين يزكون أنفسهم بل الله يزكي من يشاء ولا يظلمون فتيلا. ئایا نەتڕوانیوەتە ئەو کەسانەی خۆیان بە چاک دەدەنە قەڵەم دەڵێن ئێمە هەڵبژاردەی خوداین؟ ئەوە وانە، بەڵکو خدا بەندەکانی دەناسێت و هەر کەس شایستە بێت پەسەندی دەکات و دڵ و دەرونی خاوێن دەکات و ئەوانە بەقەدەر تاڵی ناوچی خورماستەمیان لێ ناکرێت. انظر كيف يفترون على الله الكذب وكفى به إثما مبينا. سەرنج بدە و تەماشا بکات چۆن خاوەنانی کتێبی ئاسمانی دوای دەستکاری کردنیان درۆ بەدەم خوداوە دەکەن، بێباکانە دەڵێن عوزەیر یا مەسیح کوڕی خودان. ئەو تاوان و گوناهیان بەسە بۆ سزادانیان چونکە تاوانێکی زۆر گەورەی ئاشکرایە. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يؤمنون بالجبت والطاغوت ويقولون للذين كفروا هؤلاء أهدى
ويقولون للذين كفروا هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا ئایا نەتڕوانی وەتەوانەی کە بەشێک لە کتێبی ئاسمانی پێدراوە کەچی لەگەڵەوەشدا باوەڕیان بە فاڵچی و جادوکەر و بت و پەیکەر و شەیتان هەیە و دەربارەی ئەوانەی کە بێ باوەڕن دەڵێن ئەوانە چاکترن و ڕێبازی ڕاستریان گرتووە تا ئەوانەی کە ئیمان و باوەڕی بە ئاینی ئیسلام هێناوە أولئك الذين لعنهم الله ومن يلعن الله فلن تجد له نصيرا ئەو جوولەکانە کەسانێکن خدا نەفرینی لێکردوون کەسێکیش خدا نەفرینی لێ بکات ئەوە هەرگیز هیچ کەست دەست ناکەوێت بیکەیتە پشتیوانی أم لهم نصيب من الملك فإذا لا يؤتون الناس نقيرا مەگەر ئەوانە هەندێک دەسەڵاتیان بەدەستە تا ئەو کاتە بەقەدەر تۆسقالێک لە ناوچی خورما بە خەڵکی نەدەن أم يحسدون الناس على ما آتاهم الله من فضله فقد آتينا آل إبراهيم الكتاب والحكمة وآتيناهم ملكا عظيما یان هەر ئەوەیە کە حەسادەت و بەخیلی بە خەڵکی ئیماندار دەبن لەسەر ئەوەی خدا لە فەزل و بەخششی خۆی بەشی داون پێغەمبەری لە ناویاندا هەڵبژاردووە خۆ بێگومان ئێمە بنەوەی ئیبراهیم کتێبمان بەخشیوە بە موسا تەورات و بە عیسا ئینجیل و بە محەممەدیش قورئان هەروەها لە جۆرەها دانایی بەهرەوەرمان کردوون و بە هەندێکیان وەک یوسف و داود و سولەیمان دەسەڵات و پاشایەتیەکی گەورەمان بەخشیوە فمنهم من آمن به ومنهم من صد عنه وكفى بجهنم سعيرا جا لەو خەڵکە هەیە باوەڕیان بە محەممەد و بە قورئان هێناوە و شوێنی کەوتون هەشیانە ڕێی لێگرتووە و پشتی تێکردووە دۆزەخیش بەسە بۆ ئەو یاخیانە کە ئامادەیە و کڵپەی سندووە إن الذين كفروا بآياتنا سوف نصليهم نارا كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب إن الله كان عزيزا حكيما بەڕاستی ئەوانەی باوەڕیان نهێناوە بە ئایەت و فەرمانەکانی ئێمە لە ئایندەدا دەیان سوتێنین بە ئاگری دۆزەخ هەموو جارێک پێستیان داوەشا و سوتا و هەڵقەرچا پێستی تر دەکەین بە بەریاندا بۆ ئەوەی بە چاچی سزا و ئازار بچێژن بەڕاستی خدا هەمیشە و بەردەوام باڵا دەستە و دەتوانێت تۆڵە لە خدا نەناسان بسەنێت دانایە کە مۆڵەتیان دەدات بەڵکو بگەڕێنەوە بۆ ڕێبازی دینداری والذين آمنوا وعملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا لهم فيها أزواج مطهرة وندخلهم ظلا ظليلا ئەوانەشی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوەی چاکە ئەنجام دەدەن لە ئایندەیەکی نزیکدا دایان خینە نێو باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بە بەردەم کۆشکەکانیدا دەڕوات و لەوێدا ژیانی هەمیشەی و بەردەوام دەبەنە سەر هاوڕێ لەگەڵ چەندەها هاوسەری پاک و بێگەرد و خاوێن و پاکی زەدا هەروەها دایان خینە ژێر سایەی سێبەری جوان و ڕازاوەی هەمیشەییەوە نەگەرمایان دەبێت نەسەرما إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل إن الله نعما يعظكم به إن الله كان سميعا بصيرا بێگومان خدا فەرمانتان پێدەدات کە هەموو ئەمانەتەکان سپار دەکان بگەڕێنەوە دەستخاوەنەکانیان و هەر کاتێکیش داواریتان کرد لە نێوان خەڵکیدا دادپەروەرانە فەرمان ڕەوایی بکەن چونکە بەڕاستی خدا بە جوانی و چاچی و تەواوی ئامۆژگاری و فەرمانتان پێدەدات
براستي خدا هميشو بردوام بيسرو بينايا. يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا. أي أواني باورتان هناوا فرمان بردارو جوێ ڕایەڵی خدا و پێغەمبەر و فەرمان ڕەواکان بکەن کە لە خودی خۆتانن لەبیر و باوەڕ و پابەندیدا. خۆ ئەگەر لە شتێکدا بوو بە کێشەتان دەربارەی حکمی خودایی ئەوە ئەو کێشەیە بجێڕنەوە بۆ لای خدا و پێغەمبەرەکەی کە قورئان و سونەت دەگەیەنێت. ئەگەر ئێوە باوەڕتان بە خدا و بە ڕۆژی قیامەت هەیە ڕەفتارکردنتان بەو شێوەیە چاکترین و جوانترین سەرچاوەیە بۆ چارەسەری کێشەکانتان. ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. ئایا نەتڕوانیوەتە ئەو دووڕوانەی لافی ئەوە لێ دەدەن گوایە بەڕاستی باوەڕیان هێناوە بەوەی کە بۆ تۆ ڕەوانە کراوە و بەوەش کە پێش تۆ ڕەوانە کراوە بۆ پێغەمبەران کەچی دەیانەوێت ڕووبکەنە زۆردار و جادوگەر و خوددا نەناسان تا دادوەریان لە نێواندا بکەن و چارەسەری کێشەکانیان بکەن لە کاتێکدا بەڕاستی فەرمانیان پێدراوە کە باوەڕیان بە تاغوت نەبێت. شەیتانیش دەیەوێت گومڕایان بکات بە گومڕایەکی دوور و بێسنوور. وإذا قيل لهم تعالوا إلى ما أنزل الله وإلى الرسول رأيت المنافقين يصدون عنك صدودا. کاتێکیش پێیان بوترێ ورن بۆلای ئەو قورئانەی کە خوددا ناردوێتیە خوارەوە و بۆلای پێغەمبەرەکەی بۆ چارەسەری کێشەکانتان کەچی دەبینی دووڕوەکان پشتت تێدەکەن و ڕوت لێ وەردەجێڕن بە تەواوی. فكيف إذا أصابتهم مصيبة بما قدمت أيديهم ثم جاءوك يحلفون بالله إن أردنا إلا إحسانا وتوفيقا. ئاخۆ ئەوانە حاڵیان چۆن بێت کاتێک بەهۆی ڕەفتاری نادروستیانەوە بەڵایەک دووچاریان دەبێت کەچی لەوە دوا کە پەنایان نامێنێت هاوار بۆ تۆ دەهێن و سوێن بە خوددا دەخۆن لەو کارەماندا مەبەستمان تەنها چاکەکاری و ڕێکخستن و ئاشتی بوو. أولئك الذين يعلم الله ما في قلوبهم فأعرض عنهم وعظهم وقل لهم في أنفسهم قولا بليغا. ئەوانە کەسانێکن خوددا دەزانێت چی لە دڵ و دەرونیاندا حەشار دراوە کەواتە ڕەفتاری ئەوانە پشتگوێ بخە ئامۆژگاریان بکە و قسەی بە پێز و بە توێکڵی وایان پێ بڵێ کە بە قوڵایی دەرونیاندا بچێتە خوارەوە و بیان هەژێنێت. وما أرسلنا من رسول إلا ليطاع بإذن الله ولو أنهم إذ ظلموا أنفسهم جاءوك فاستغفروا الله واستغفر لهم الرسول لوجدوا الله توابا رحيما. هیچ پێغەمبەرێکمان نەناردووە مەگەر تەنها بۆ ئەوەی گوێڕایەڵی بکرێت بە فەرمانی خوددا. خۆ ئەگەر ئەو خەڵکە بەڕاستی کاتێک ستەمیان لە خۆیان کرد بەلادان لە شەریعەت بەهاتنایە بۆ لای تۆ و داوای لێخۆشبوونیان لە خودای گەورە بکردایە پێغەمبەریش داوای لێخۆشبوونی بۆ بکردنایە ئەوە بێگومان ئەو کاتە دەیانزانی کە خوددا تەوبە و پەشیمانی وەرگرە و میهرەبان و دلۆڤانە ئەگەر بەڕاستیان بوایە. فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما.
نەخێر سوێن بە پەروەردگارت ئەوانەی لافی بڕوا لێ دەدەن بڕوا ناهێنن هەتا لە هەموو کێشەیەکدا کە ڕوودەدا لە نێوانیاندا تۆنەکەن بەدادوەر و گوێڕایەڵی تۆنەکەن دوای ئەوەش نابێت لە دڵ و دەرونیاندا هیچ ناڕەزایەک دروست بێت بەرامبەر ئەوەی کە داوەریت لەسەر کردووە و دەبێت بە تەواوی تەسلیم بن و ڕازی بن ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا خۆ ئەگەر بەڕاستی ئێمە پێویستمان بکردایە لەسەریان کە خۆتان بکوژن یان لە وڵات و نیشتمانتان دەرچن ئەوەیان نەدەکرد مەگەر کەمێکیان نەبێت چونکە بەجێهێنانی فەرمانی خوددا بەبێ چەن و چوون پیشەی بەندە ڕاستەقینەکانە ئێمەش ئەو داخوازێمان لێ نەکردوون جا ئەگەر بەڕاستی ئەوانە بە گوێرەی ئامۆژگاری و فەرمانی ئێمە ڕەفتاریان بکردایە ئەوە چاکتر بوو بۆیان و دامەزراوتر و چەسپاوتر دەبوون لەسەر حەق و ڕاستی وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما جا ئەو کاتە بێگومان لەلایەن ئێمەوە پاداشتی گەورە و بێسنوورمان پێدەبەخشین ولهديناهم صراطا مستقيما بەتەواویش هیدایەت و ڕێنموویمان دەکردن بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ئەوەی فەرمان بەرداری خوددا و پێغەمبەر بکات جا ئەوانە لەگەڵ ئەو کەسانەدا دەبن لە بەهەشتی بەریندا کە خوددا ناز و نیعمەتی ڕژاندووە بەسەریاندا لە پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و پیاوچاکان ئای کە ئەوانە هاوڵ و هاوڕێ و هاودەمێکی چاک و بێوێنن ذلك الفضل من الله وكفى بالله عليما ئەو ڕێز و بەهرە گەورەیە هەر لەلایەن خودداوەیە بۆ ئەو بەختەوەرانە خوددا خۆی بەسە کە زانایە بە هەموو شتێک يا أيها الذين آمنوا خذوا حذركم فانفروا ثبات أو انفروا جميعا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئەوەی خۆتانی پێدەپارێزن بیگرنە دەست و ئامادە باش بن اینجا دەسە دەستا یان هەمووتان یەک پارچە بەرەو بەرەکانی جەنگ هەڵمەت بەرن و هێرش ببن هەر کاتێک لەلایەن سەرکردایەتیەکی متمانە پێکراوەوە داواتان لێکرا وإن منكم لمن ليبطئن فإن أصابتكم مصيبة قال قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا سوێن بێت دەستەیەک دوو ڕوو هەن لە ناوتاندا بەڕاستی خۆیان دەخلافێن و سستی دەکەن جا ئەگەر بەڵایەکتان توش بێت هەر یەک لەوانە دەڵێت بەڕاستی خوددا چاچی بۆ کردم کە لەگەڵ ئەواندا ئامادەی ئەو جەنگە نەبووم ولئن أصابكم فضل من الله ليقولن كأن لم تكن بينكم وبينه مودة يا ليتني كنت معهم فأفوز فوزا عظيما سوێن بێت ئەگەر فەزل و دەستکەوتێکتان لە خودداوە دەستکەوت بەڕاشکاوی دەڵێت هەر وەک لە نێوان ئێوە و ئەو جۆرە کەسانەدا دۆستایەتی و ئاشنایەتی نەبوو بێت خۆزگە لەگەڵ ئەواندا بوومایە و بۆ ئەوەی دەستکەوتێکی چاک و زۆر و زەبەندم بەدەست بهێنایە فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما دەبا بجەنگێت لە پێناوی خوددادا ئەوانەی ژیانی دنیا دەفرۆشن بە ڕۆژی دوایی جا هەر کەس بجەنگێت لە پێناوی خوددادا ئەوە ئەگەر بکوژرێت و شەهید ببێت یان سەرکەوتن بەدەست بهێنێت ئەوە لە ئایندەدا پاداشی گەورە و بێسنووری پێدەبەخشین وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان
الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها واجعل لنا من لدنك وليا واجعل لنا من لدنك نصيرا. أي إيمان داران ئەوە چیتانە و بۆچی ناجەنگن لە پێناوی ڕەزامەندی خوددا و ڕزگارکردنی لاوازکرا و چەوساوەکان لەو پیاوان و ئافرەتان و منداڵانەی کە دەڵێن پەروەردگارە تۆ ڕزگارمان بکە لەم شارەی کە خەڵکەکەی ستەمکارن و لەلایەن خۆتەوە پشتیوان و یارمەتی دەرێکمان بۆ ساز بکە. الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت فقاتلوا أولياء الشيطان إن كيد الشيطان كان ضعيفا. ئەوانەی ئیماندارن تەنها لە پێناوی خوددادا دەجەنگن بەڵام ئەوانەی بێباوەڕن لە پێناوی ستەمکار و زۆردار و تاغوتدا دەجەنگن دەبجەنگن دژی یاوەرانی شەیتان چونکە بەڕاستی پیلان و تەڵەکەی شەیتان پوچ و لاوازە. ألم تر إلى الذين قيل لهم كفوا أيديكم وأقيموا الصلاة وآتوا الزكاة فلما كتب عليهم القتال إذا فريق منهم يخشون الناس كخشية الله أو أشد خشية وقالوا ربنا لم كتبت علينا القتال لولا أخرتنا إلى أجل قريب قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى ولا تظلمون فتيلا. ئایا نەتڕوانی وەتاوانەی کە پێیان وترا دەست بپارێزن کاتی جەنگ نییە بەڵکو هەر نوێژ بکەن و زەکات بدەن کەچی کاتێک جەنجیان بۆ بڕیاردرا دەستەیەکیان لە خەڵکی دەترسان بەقەدەر ئەوەی کە لە خوددا دەترسن یاخود زیاتریش و دەیانوت خوددایە تۆ بۆچی جەنگت لەسەر فەرز کردین خۆزگە بۆ ماوەیەک دوات دەخستین بەوانە بڵێ ڕابواردنی ژیانی دنیا زۆر کەم و کورتە ژیانی قیامەت چاکتر و خۆشتر و نەبراوەیە بۆ ئەو کەسەی لە خوددا دەترسێت و پارێزکارە لەوێ بەقەدەر تاڵی ناوچی خورمایەک ستەمتان لێ ناکرێت. أينما تكونوا يدرككم الموت ولو كنتم في بروج مشيدة وإن تصبهم حسنة يقولوا هذه من عند الله وإن تصبهم سيئة يقولوا هذه من عندك قل كل من عند الله فما لهؤلاء القوم لا يكادون يفقهون حديثا. دڵنیابن لە هەر کوێ بن مردن یەخەتان پێدەگرێت با لەناو چەندەها قەڵا و شوێنی سەخت و قایمیشدا بن جادو ڕوەکان ئەگەر خێریان بێتە ڕێ دەڵێن ئەمە لەلایەن خودداوەیە و ئەگەر تووشی ناخۆشی و زیانێک بن بە پێغەمبەر دەڵێن ئەمەیان بەهۆی تۆوەیە پێیان بڵێ هەر هەمووی هەرچی پێش دێت لەلایەن خودداوەیە و بۆ تاقیکردنەوەیە ئەوە بۆچی ئەو خەڵکە باوەڕ لاوازە هیچ شتێک تێناگەن و لە ڕاستیەکان حاڵی نابن. ما أصابك من حسنة فمن الله وما أصابك من سيئة فمن نفسك وأرسلناك للناس رسولا وكفى بالله شهيدا. ڕاستە کە هەرچی بۆ تۆ بۆ هەر کەسێک پێش دێت لە خێر و چاکە لە خودداوەیە و هەرچی ناخۆشیەکیشت بۆ پێش دێت دەستی خۆتی تایە هەرچەندە بەبێ ویستی خوددا ڕوونادات بەڵام پاداشت هەیە ئەگەر خۆگر بیت و ئێمە تۆمان ناردووە ئەی محەممەد بۆ سەر خەڵکی بە پێغەمبەرایەتی تا بیر و بۆ چونیان ڕاست بکەیتەوە خودداش بەسە کە شایەتە بۆ ئەو مەبەستە. من يطع الرسول فقد أطاع الله ومن تولى فما أرسلناك عليهم حفيظا.
ئەوەی فەرمانبەرداری پێغەمبەر بکات ئەوە بەڕاستی فەرمانبەرداری خودای کردووە ئەوەشی پشتی هەڵکردووە ئەوە خۆی زەرەرمەند دەبێت خۆ ئێمە تۆمان نەناردووە تا ببیتە چاودێر بەسەر ئەوانەوە ويقولون طاعة فإذا برزوا من عندك بيت طائفة منهم غير الذي تقول والله يكتب ما يبيتون فأعرض عنهم وتوكل على الله وكفى بالله وكيلا دوڕوەکان کاتێک لای تۆن دەڵێن ملکەت و فەرمان بەردارین بەڵام کاتێک لای تۆ هەستان و دوور کەوتنەوە دەستەیەکیان قسەکانی تۆ لە شەودا دەگۆڕن و ئەوە ناڵێن کە تۆ وتوتە جا ئەوەی شەو هەڵی دەبەستن و پیلانی بۆ دەچێشن خدا تۆماری دەکات کەواتە گوێ بەوانە مەدە و پشت بە خدا ببەستە تەنها خودات بەسە کە یار و یاوەرت بێت أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا ئەوە بۆ ئەوانە سەرنجی قورئان نادەن و لێکی نادەنەوە و لێی وردنابنەوە خۆ ئەگەر لەلایەن کەسێکی ترەوە بوایە جگەل لە خوددا بێگومان جیاوازی و دژایەتیەکی زۆریان تێدا دەدۆزیەوە وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا لێرەدا خوددا ڕخنە دەگرێت لە هەندێک ئیمانداران هەر کاتێک هەواڵێکیان بۆ بێت دەربارەی ئاسایش و هێمنایەتی یاخود ترس و بیم بڵاوی دەکەنەوە بیر لە سەرنجام ناکەنەوە خۆ ئەگەر ئەو هەواڵەیان بڵاو نەکردایەتەوە بیان جێڕایەتەوە بۆ لای پێغەمبەر و یان بۆ لای کاربەدەستانێک کە لە خۆیانن ئەوانەی کە لە نهێنی هەواڵەکان تێدەگەن و دەکۆڵنەوە نهێنی و ڕازەکانیان لێ دەردەهێنا جا ئەگەر فەزل و چاودێری خوددا و ڕەحمەت و میهرەبانیەکەی نەبوایە شوێنی شەیتان دەکەوتن جگە لە کەمێکتان فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا والله أشد بأسا وأشد تنكيلا أي پیغمبر بجنگل پێناوی خوددادا چونکە ئەو ئەرکە هەر لەسەر شانی خۆتە واتە هەتا ئەگەر تەنها خۆشت بیت هەروەها هانی ئیماندارانش بدا بۆ بەشداری لە غەزاکاندا ئومێدە خودای گەورە هێز لە بێباوەڕان بسەنێتەوە و بەریان بگرێت و زاڵتان بکات بەسەریاندا چونکە خوددا هێز و دەسەڵاتی زۆرە بەڵکو بەراورد ناکرێت و بەتوندی و سەختی تۆڵەیان لێدەسێنێت من يشفع شفاعة حسنة يكن له نصيب منها ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها وكان الله على كل شيء مقيتا ئەوەی تکایەکی باش بکات خەڵک هان بدات بۆ چاکەخوازی لە نێوان خەڵکدا هەوڵی تەبایی بدات ئەوە بەشێک لەو پاداشتی چاکەی بۆ هەیە و لەو خێرەدا بەشدارە کە ڕۆڵی تێدا هەیە هەروەها ئەوەشی کە تکایەکی خراپ دەکات و ڕۆڵێکی خراپ دەبینێت و هەوڵی فتنە بەرپاکردن دەدات و هان دەرێتی ئەویش بەشێکی مسۆگەری هەیە لە سزا و لێپرسینەوە خودداش هەمیشە و بەردەوام ئاگا و چاودێرە بەسەر هەموو شتێکدا وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله كان على كل شيء حسيبا هەر کاتێک سڵاو و چاک و چۆن یەکتان لەگەڵدا کرا ئەوە بە جوانتر لە سڵاوەکەی ئەو یاخود هیچ نەبێت وەکو خۆی وەڵام بدەنەوە بێگومان خوددا لە هەموو شتێک دەپرسێتەوە الله لا إله إلا هو ليجمعنكم إلى يوم القيامة لا ريب فيه ومن أصدق من الله حديثا الله خدایەکە بێجگە لەو هیچ خدایەکی تر نییە شایستەی پەرستن بێت
سوێن بە خوددا لە ڕۆژی قیامەتدا کۆتان دەکاتەوە و هیچ شک و گومانێکی تێدا نییە جاچێ هەیە قسە و گفتاری لە فەرمایش و فەرمودەی خوددا ڕاستتر و دروستتر بێت. فما لكم في المنافقين فئتين والله أركسهم بما كسبوا أتريدون أن تهدوا من أضل الله ومن يضلل الله فلن تجد له سبيلا. جاوە چیتانە ئەی ئیمانداران دەربارەی دوڕوەکان بوون بە دوو دەستەوە لە کاتێکدا خوددا سەرشۆڕی کردوون و وەری جێڕاونەتەوە بۆ بێباوەڕی بەهۆی ئەو کردوانەی کە کردویانە. ئایا دەتانەوێت دڵی کەسێک هیدایەت و ڕێنمووی بکەن کە خوددا گومڕای کردووە بەهۆی باوەڕی دانەمەزرا و دڵ و دەرونی نەخۆشیەوە؟ بێگومان ئەوەی خوددا گومڕای بکات بەهۆی کار و کردەوەی ناپەسەندەوەیە ئەوە هەرگیز ڕێگەیەکت دەست ناکەوێت بۆ ڕێنمووی کردنی. وَدُّوا لَوْ تَكْفُرُونَ كَمَا كَفَرُوا فَتَكُونُونَ سَوَاءً فَلَا تَتَّخِذُوا مِنْهُمْ أَوْلِيَاءَ حَتَّى يُهَاجِرُوا فِي سَبِيلِ اللَّهِ فإن تولوا فخذوهم واقتلوهم حيث وجدتموهم ولا تتخذوا منهم وليا ولا نصيرا. ئەو دووڕوانە ئەواتە خوازن کە ئێوەش بێباوەڕ بن وەک خۆیان بێباوەڕ بوون ئەو کاتە هەردوولاتان یەکسان دەبن لە بێباوەڕیدا کەواتە لەوانە پشتیوان و یاوەڕ مەگرن هەتا کۆچ دەکەن لە پێناوی خوددادا. خۆ ئەگەر یاخی بوون و پشتیان تێکردن ئەوە بیان گرن و بیان کوژن لە هەر کوێدا ئەوانەتان دەستکەوت هەرگیز نەکەن ئەوانە بکەنە یار و هاوکار. إلا الذين يصلون إلى قوم بينكم وبينهم ميثاق أو جاءوكم حصرت صدورهم أن يقاتلوكم أو يقاتلوا قومهم ولو شاء الله لسلطهم عليكم فلقاتلوكم فإن اعتزلوكم فلم يقاتلوكم وألقوا إليكم السلم فما جعل الله لكم عليهم سبيلا. جگەلەوانەی کە پەنا دەبەنە بەرتیرە و هۆزێک پەیمان لە نێوان ئێوە و ئەواندا بەستراوە یاخود هاتبن بۆ لای ئێوە لە کاتێکدا دڵیان تەنگ و بێزار بێت لەوەی جەنگتان لەگەڵ بکەن یان دژی تیرە و هۆزەکەی خۆیان بجەنگن. خۆ ئەگەر خوددا بیویستایە ئەوانی زاڵ دەکرد بەسەرتاندا و دشتان دەجەنگان جا ئەگەر ئەوانە دوورە پەرێز و کەنارگیر بوون لە ئێوە و جەنجیان لەگەڵ نەکردن و ڕێبازی ئاشتیان گرتە بەر و ملکەت بوون ئەوە خوددا هیچ ڕێگەیەکی دانەناوە بۆ ئێوە بەسەر ئەوانەوە کە شەڕیان پێ بفرۆشن بیان کوژن یان بەدیل بیان گرن. ستجدون آخرين يريدون أن يأمنوكم ويأمنوا قومهم كلما ردوا إلى الفتنة أركسوا فيها فإن لم يعتزلوكم ويلقوا إليكم السلم ويكفوا أيديهم فخذوهم واقتلوهم حيث ثقفتموهم وأولئكم جعلنا لكم عليهم سلطانا مبينا. هەروەها چەند کەسانێکی ترتان دەست دەکەوێت کە دەیانەوێت لە ئێوەش و لە هۆز و قەومی خۆشیان ئەمین بن هەر کاتێک بان کرابنەوە بۆ ئاشوبنانەوە درێغیان نەکردووە و ڕۆچون تێیدا و چاکتر تێ هەڵچوونەتەوە جاگەرەوانە دوورە پەرێزیان نەگرت لێتان و کەنارگیر نەبوون و ڕێبازی ئاشتیان نەگرتە بەر و دەستیان نەچێشایەوە لە جەنگکردن لەگەڵتان ئەو کاتە بیان گرن و بیان کوژن لە هەر کوێ دەستان ڕۆی بەسەریاندا ئەوانە جێڕاومانە بۆتان بەسەریانەوە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا لەسەر ڕاست و ڕەوایی کوشتن و بديل كردنيا. وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة مؤمنة ودية مسلمة إلى أهله إلا أن يصدقوا
فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن فتحرير رقبة مؤمنة وإن كان من قوم بينكم وبينهم ميثاق فدية مسلمة إلى أهله وتحرير رقبة مؤمنة فمن لم يجد فصيام شهرين متتابعين توبة من الله وكان الله عليما حكيما. بۆ هیچ ئیماندارێک نییە ئیماندارێکی تر بکوژێت مەگەر بەهەڵا. خۆ ئەگەر کەسێکی ئیماندار بەهەڵە ئیماندارێک بکوژێت ئەوە دەبێت بەندەیەکی ئیماندار ئازاد بکات و خوێنباییەکەی بدات بە کەسوکاری کوژراوەکە وەک میراتی دابەشی بکەن مەگەر لێی ببورن و لە خوێنەکەی خۆش ببن. خۆ ئەگەر کوژراوەکە لەناو قەوم و دەستەیەکدا بوو دوژمنی ئێوە بوون بەڵام ئەو کوژراوە ئیماندار بوو با بکوژەکە بەندەیەکی ئیماندار ئازاد بکات و ئەگەر ئیماندارە کوژراوەکە لەناو قەوم و دەستەیەک بوو کە پەیمان لە نێوانتاندا هەبوو دەبێت خوێنبایی بدرێت بە کەسوکاری و بەندەیەکی ئیمانداریش ئازاد بکرێت. خۆ ئەگەر بکوژەکە ئەوەی بۆ نەلوا و دەستی نەکەوت بەندە ئازاد بکات و بەندایەتی باوی نەمابوو ماڵ و سامانیشی نەبوو ئەوە دەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت. ئەمە بڕیارێکە بۆ ڕاستی و دروستی تەوبە و گەڕانەوەکەی ئەمەش لەلایەن خوداوەیە. بێگومان خودای گەورە هەمیشە و بەردەوام زانا و دانایە. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. هەر کەسێک بەدەستی ئەنقەست ئیماندارێک بکوژێت بە حەڵاڵی بزانێت ئەوە تۆڵەی ئەو کەسە دۆزەخە نەمرێت تێیدا. هەروەها خوددا لی تووڕەبووە و نەفرینی لێ کردووە و سزایەکی گەورە و بێسنووری بۆ ئامادە کردووە. يا أيها الذين آمنوا إذا ضربتم في سبيل الله فتبينوا ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا إن الله كان بما تعملون خبيرا. أي أواني باورتان هناوا کاتێک دەردەچن بۆ گەیاندنی ئیسلام و جیهاد لە پێناوی خوددادا وردبین بن و هەموو شتێک ڕوون بکەنەوە دوورە پەرێز بن لە پەلەو هەڵەشەی و بەو کەسانە مەڵێن کە سەلامتان لێ دەکەن ڕاز ناکەیت تۆ ئیماندار نیت بۆ هەڵوێستە مەبەستان دەستکەوتی ژیانی دنیا بێت لای خوددا دەستکەوتی زۆر هەیە خۆ کاتی خۆی ئێوەش وابوون باوەڕتان شاراوە بوو تا خوددا منەتی نایە سەرتان سەرکەوتنی پێبەخشین و دەوری لێکردنەوە کەواتە ورد و دووربین بن چونکە بەڕاستی خوددا ئاگادارە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە دەیکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستەیەک لە هاوڵانی نارد بۆ گەیاندنی ئیسلام ئوسامەی کوڕی زەیدی کردە لێپرسراویان کابرایە کە ناوی مەرداز بوو مەڕ و وشتری دەلەوەڕاند ئوسامە و هاوڵانی بینی ترسا و بەپەلا دوور کەوتەوە و خۆی کرد بە ئەشکەوتێکدا ئەمانیش شوێنی کەوتن کاتێک چوونە بەردەم ئەشکەوتەکە کابرا هات بە پیریانەوە و سەلامی لێکردن و شایەتمانی هێنا بەڵام ئوسامە هێرشی کردە سەری و کوشتی. دوایی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیستی تووڕەبوو لە ئوسامە و فەرمووی بۆچی کوشتت ئایا دڵ و سینەتان هەڵدڕی بوو بزانن بەڕاستێتی یان نا؟ لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما. ئەوانەی دانیشتون لە ئیمانداران و جەنگ ناکەن مەگەر ئەوانەیان کە ناتەواون کوێر شەل نەخۆش
لەگەڵ ئەوانەدا کە جیهاد و کۆشش دەکەن لە پێناوی خوددادا بە ماڵ و سامان و خۆیان چۆن یەک نین. بێگومان خدا فەزل و ڕێز و پلەیەکی تایبەتی بڕیارداوە بۆ تێکۆشەران بە ماڵیان و خۆیان بەسەر ئەوانەدا کە دانیشتون و فیداکاری ناکەن و جان بەخت ناکەن. خدای گەورە بە هەر دەستەیەکیان بەڵێنی چاک و بە نرخی داوە. بێگومان خدا فەزل و ڕێز و پاداشتی گەورە و بێسنووری ئەو تێکۆشەر و مجاهیدانەی داوە بەسەر ئەو دانیشتوانەدا. دەڕەجات منه ومغفرة ورحمة وكان الله غفورا رحيما. ئەویش چەندەها پلە و پایەن بە گوێرەی هەوڵ و کۆشش لەلایەن خداوە پێشکەش دەکرێن بە گوێرەی ڕادەی نیەت پاچی و تێکۆشان هاوڕێ لەگەڵ لێخۆشبوون و ڕەحمەتدا، چونکە خدا هەمیشە و بەردەوام لێخۆش بوو بە ڕەحم و دلۆڤانە. إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا. بەڕاستی ئەوانەی لەسەر مەرگدا فریشتە گیانیان دەچێشن لە کاتێکدا ئەوان هەمیشە ستەمیان لە خۆیان دەکرد ئیمان و باوەڕیان لە مەترسیدا بوو کەچی کۆچیان نەدەکرد بۆ نیشتیمانی ئیمان بەتوندی پێیاندا هەڵدەشاخێن و دەڵێن باشە ئێوە لە چیدا بوون و لە شوێ ژیانتان بردەسەر لە وەڵامدا دەڵێن ئێمە بێدەسەڵات و لاواز کراو بووین لە زەویدا. فریشتەکان دەڵێن باشە ئایا زەوی خدا فراوان و پان و پۆڕ نەبوو تا کۆچی تێدا بکەن و کۆچ بکەن بۆ نیشتمانێک کە ئیمانداران تیایدا فەرمانڕەوان یاخود سەربەستن؟ ئەوانە شوێنەواریان دۆزەخە کە جێگە و ڕێگە و سەرنجامێکی ناخۆش و ناساز و خراپە. إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا. مەگەر ئەوانەیان کە بەڕاستی بێدەسەڵات و ناتەواون و لاواز کراون لەو پیاوانەی ژن و منداڵیان لەگەڵدایە و ناتوانن تەکبیر و گۆڕانکاریەک بۆ خۆیان بکەن و هیچ ڕێگەیەکی شارەزانین بۆ چارەسەر و دەربازکردنی خۆیان. فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا. ئەوانە خدا لێبوردن و چاوپۆشی بۆ ئامادە کردوون و خدا هەمیشە و بەردەوام زۆر لێخۆش بووە و زۆریش چاوپۆشی دەکات. مەبەست لەو شەی عەسا بۆ هاتنەدی بەڵێنە خدای یەکەیە. ومن يهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما كثيرا وسعة ومن يخرج من بيته مهاجرا إلى الله ورسوله ثم يدركه الموت فقد وقع أجره على الله وكان الله غفورا رحيما. جا ئەوەی کۆچ بکات لە پێناوی خوددادا لەو زەویەی کە کۆچی بۆ دەکات سەربەرزیەک بۆ خۆی و ڕسواییەکی زۆریش بۆ دوژمنانی دروست دەکات. بەرەکەت و فراوانی ڕزق و ڕۆزی ڕووی تێدەکات. هەر کەسێکیش ماڵ و حاڵی خۆی بەجێ بهێڵێت و لە پێناو خدا و پێغەمبەرەکەیدا دەرچێت واتە بەرەو وڵاتی ئیسلام یاخود شوێنێکی ئازاد کۆچ بکات پاشان مردن یەخەی پێ بگرێت ئەوە ئیترە و کەسە پاداشتەکەی کەوتۆتە سەر خوددا هەر خۆی دەزانێت چۆن پاداشتی دەداتەوە. خدا هەمیشە و بەردەوام لێخۆش بوو میهرەبانە بەتایبەت بۆ ئەو جۆرە کەسانە. وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا إن الكافرين كانوا لكم عدوا مبينا. هەر کاتێک بە سەفەر بەلایەکی زەویدا ڕۆیشتن ئەوە گوناهبار نابن بە کورتکردنەوەی نوێژ بەتایبەت ئەگەر ترسان ئەوانەی خوددا نەناسن پیلان و بەڵایەکتان بەسەر بهێن و ئازارتان بدەن چونکە بەڕاستی کافران دوژمنانی ئاشکرای ئێوەن.
وإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم معك وليأخذوا أسلحتهم فإذا سجدوا فليكونوا من ورائكم ولتأت طائفة أخرى لم يصلوا فليصلوا معك وليأخذوا حذرهم وأسلحتهم ود الذين كفروا لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم فيميلون عليكم ميلة واحدة ولا جناح عليكم إن كان بكم أذى من مطر أو كنتم مرضى أن تضعوا أسلحتكم وخذوا حذركم إن الله أعد للكافرين عذابا مهينا. کاتێکیش تۆ ئەی پێغەمبەر لەناو هاوڵاندا بوویت و پێشنوێژیت بۆ دەکردن لە کاتی جەنگدا ئەوە با دەستەیەکیان لەگەڵ تۆدا بوەستن بۆ نوێژ و چەکەکانیان پێبێت جا کاتێک ئەم دەستەیەی کە نوێژ دەکات چوونە سوژدا با ئەوانی تر لە پشتانەوە بن اینجا کە لێبوونەوە لەو ڕکاتە ئەو دەستەیە تر کە پاسەوانیان دەکرد و نوێژیان نەکردووە با بێن لەگەڵ تۆدا نوێژەکەیان بکەن با هۆشیار و چەکداریش بن چونکە بێ باوەڕان ئاواتەخوازن کە ئێوە غافڵ بن لە چەکەکانتان و لە کەل و پەلتان تا یەک هێرش بکەنە سەرتان و تەفر و تووناتان بکەن بەڵام بۆتان هەیە و قەیناکات چەکەکانتان دانێن ئەگەر ناڕەحەت بوون بەهۆی بارانەوە یان هەندێکتان نەخۆش کەوتن هەمیشە وریابن ڕاستی خدا سزای ڕیسواکر و شەرمەزاری بۆ خدا نەناسان ئامادە کردووە. فإذا قضيتم الصلاة فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم فإذا اطمأننتم فأقيموا الصلاة إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. جا کاتێک لە نوێژ بوونەوە ئەوە یادی خدا بکەن بە پێوە بن یا بەدانیشتنەوە یان بەڕاکشانەوە بە هەر جۆرێک بۆتان گونجا کاتێکیش ئارامی باڵی کێشە بەسەرتاندا و نیشتە جێبوون ئەوە نوێژ بە چاچی و تەواوی ئەنجام بدەن چونکە بەڕاستی نوێژ لەسەر ئیمانداران فەرزە لە کاتی دیاری کراودا دەبێ ئەنجام بدرێت. ولا تهنوا في ابتغاء القوم إن تكونوا تألمون فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون وكان الله عليما حكيما. لەبەرامبەر لەشکری بێباوەڕانەوە کە شەڕتان پێدەفرۆشن یا بەربەستن لە ڕێگەی پێگەیاندنی بانگەوازی خوادا سستی و کەم تەرخەمی مەکەن و بکەونە دوایان چونکە ئەگەر ئێوە ئێش و ئازار و ماندوێتی و برینداریتان بۆ پێش بێت بۆ ئەوانیش هەر پێش دێت بەڵام ئەوەی ئێوە بە ئومێد و بەتەمان لەلایەن خودداوە دەستان بکەوێت لە بەهەشدا ئەوان بەتەمای نین خدا هەمیشە بەردەوام زانا و دانایە. إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله ولا تكن للخائنين خصيما. ئێمە بەڕاستی قورئانمان بۆ لای تۆ دابەزاندووەتە خوارەوە سەرتاپای حەق و ڕاستی بەردەوامە بۆ ئەوەی دادوەری بکەیت لە نێوان خەڵکیدا بەو شێوەیەی کە خوددا نیشانی داویت و ڕێنمویی کردویت و بە گونجاوی دەزانێت بۆ چارەسەری کێشەکان و بەڕێوەبردنی کۆمەلگا و قازانجی خەڵکی نەکەیت بەرگری لە ناپاکان بکەیت. واستغفر الله إن الله كان غفورا رحيما. ئەی محەممەد بەردەوام داوای لێخۆشبوون لە خوددا بکە چونکە بەڕاستی ئەو خوددایە هەمیشە و بەردەوام لێخۆشبوو میهرەبانە. ولا تجادل عن الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما. بەرگری لەو کەسانەش مەکە کە ناپاکن و خیانەت لە خۆیان دەکەن چونکە بەڕاستی خوددا ئەو کەسانەی خۆش ناوێت هەمیشە خیانەتکار و تاوانبارن. يستخفون من الناس ولا يستخفون من الله
وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول وكان الله بما يعملون محيطا. ئەوانە دەیانەوێت خیانەت و تاوانەکانیان لە خەڵکی بشارنەوە لە کاتێکدا ناتوانن لە خودای بشارنەوە کە لەگەڵیاندایە و چاودێریانە. بە شەودا قسەی وا هەڵدەبەستن خدا پێی ڕازی نییە و خدا بەردەوام گەمار و دەری ئەو کار و کردوانەیە کە ئەنجامی دەدەن. ها أنتم هؤلاء جادلتم عنهم في الحياة الدنيا فمن يجادل الله عنهم يوم القيامة أم من يكون عليهم وكيلا. باشا ئەوەتە ئێوە بەرگریان لێ دەکەن لە ژیانی ئەم دنیاەدا ئەی ڕۆژی قیامەت لای خدا چێ بەرگریان لێ دەکات یاخود چێ پشتیوان و یاریدەریان دەبێت تا لە سزای دۆزەخ ڕزگاریان بکات. ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. ئەوەی خراپەیەک بکات دژ بە خەڵکی یان ستەم لە خۆی بکات لەوە دوا بەخۆیدا بچێتەوە و داوای لێخۆشبوون لە خوددا بکات ئەوە خودایەشی لێخۆشبوو میهرەبانی دەست دەکەوێت. ومن يكسب إثما فإنما يكسبه على نفسه وكان الله عليما حكيما. ئەوەشی کە گوناه و تاوانێک ئەنجام دەدات ئەوە بە زیانی خۆی تەواو دەبێت زیان بەخۆی دەگات لە قیامەتدا بێگومان خدا هەمیشە بەردەوام زانا و دانایە. ومن يكسب خطيئة أو إثما ثم يرم به بريئا فقد احتمل بهتانا وإثما مبينا. جا ئەوەی هەڵەیەک یان تاوانێک ئەنجام بدات و لەوە دوا بیسەپێنێت بەسەر بێ تاوانێکدا و بێ تاوانێکی پێ لە کەدار بکات بێگومانە و کەسە بوختان و تاوانێکی ئاشکرای ئەنجام داوە و تاوانێکی گەورەی کردووە زیاد لە گوناهەکەی خۆی. ولولا فضل الله عليك ورحمته لهم طائفة منهم أن يضلوك وما يضلون إلا أنفسهم وما يضرونك من شيء وأنزل الله عليك الكتاب والحكمة وعلمك ما لم تكن تعلم وكان فضل الله عليك عظيما. خۆ ئەگەر فەزل و ڕەحمەتی خدا نەبوایە بەسەرتەوە خەریک بوو هەندێکیان سرد لێ بشێوێنن بێگومان ئەوان بەو کارەیان هەر سەر لە خۆیان دەشێوێنن دڵنیابە کە ناتوانن لە هیچ شتێکدا زیانت پێ بگەێنن. خدای گەورەش قورئان و دانایی بۆ دابەزاندویت و فێری ئەو شتانەی کردویت کە جاران نەتدەزانی بەردەوامیش فەزل و ڕێزی خدا لەسەر تۆ ئەی محەممەد زۆر و فراوان و ئاشکرا و دیارە و نایەڵێت تووشی هەڵەبیت. لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. لزۆربەی چپە و سرتە و قسە نهێنیەکانیاندا هیچ خێرێک بەدی ناکرێت و تیایدا نییە مەگەر چپەی ئەو کەسەی کە فەرمان بدات بە بەخششێک یان چاکەیەک یان ڕێخستن و چاکسازی و ئاشبوونەوەیەکی نێوان خەڵکی. جا ئەوەیە و شێوازت چاکەیە ئەنجام بدات و مەبەستی تەنها دەستکەوتنی ڕەزامەندی خدا بێت ئەوە لە ئایندەدا پاداشتی زۆر و بێسنوور و گەورەی پێدەبەخشین. ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا. ئەوەشی دژمنایەتی پێغەمبەر بکات و لی جابێتەوە لە دوای ئەوەی ڕێگەی ڕاست و دروستی بۆ ڕوون بۆتەوە و ڕێبازێک بگرێتە بەر کە جابێت لە ڕێگە و ڕێبازی ئیمانداران ئەوە ڕووی وەردەچەرخێنین بۆ ئەو ڕووگە و بەرنامەیی هەڵی بژاردووە و ڕووی تێکردووە
لە قیامەتیشدا دەیخێنە ناو دۆزەخەوە و دەیسووتێنین کە ئەویش سەرنجامێکی زۆر ناخۆش و سام ناکە. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد ضل ضلالا بعيدا. بەڕاستی خدا خۆش نابێت لەوە هاوڵ و شەریکی بۆ بڕیار بدرێت و جگە لەو هاو بەشدانانە لە گوناهانی تر بۆ هەر کەس بیەوێت و شایستە بێت و پەشیمان بێت خۆش دەبێت. جا ئەوەی شەریک و هاوڵ بۆ خدا بڕیار بدات ئەوە بەڕاستی گومڕا بووە بە گومڕایەکی زۆر دوور. يدعون من دونه إلا إناثا وإن يدعون إلا شيطانا مريدا. ئەو هاوڵگەرانە ئەوەی هانا و هاواری بۆ دەبەن و دەیپەرستن جگەل لە خوددا چەند پەرستراوێکی کارتێکراون. پەرستراو دەبێت کارتێکەر بێت نەک کارتێکراو. بۆیە بتەکانیان بەمێینە ناو ناوە وەک لات و عوزا. تەنها هانا و هاواریشیان هەر بۆ شەیتانی سەرکەش و یاخیە کە لە هەموو خێرێک داماڵراوە. لعنه الله وقال لأتخذن من عبادك نصيبا مفروضا. ئەو شەیتانەی کە خوددا نەفرینی لێکردووە وتیەتی سوێن بێت بە تۆ ئەی خوددا بەشێکی دیاری کراو لە بەندەکانتدا ئەبڕم لە ئیمان و خوددا ناسی. ولأضلنهم ولأمنينهم ولآمرنهم فليبتكن آذان الأنعام ولآمرنهم فليغيرن خلق الله ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا. سوێن بێت بە تۆ گومڕایان دەکەم و بە ئاوات و خەیاڵی پوچەوە سەرگەرمیان دەکەم و خۆم فرمانیان پێدەدەم و هانیان دەدەم و ئەوجا ئەوانیش بێگومان گوێی ئاژەڵەکانیان دەبڕن. هەروەها فرمانیان پێدەدەم ئەوانیش دروستکراوانی خوددا دەستکاری بکەن و بیگۆڕن. لەم سەردەمەدا ئەڵقە لە گوێکانی بەناوزانە دەستکاری جینات و سیفاتی ڕەچەڵەکی دەکەن و بە گوێی شەیتان دەکەن. ئادەمیزاد و زیندەوەران تێک دەدەن جگە لە هەندێکیان نەبێت کە مەبەستیان خزمەتی ئادەمیزادە. جا ئەوەی لە جیاتی خوددا شەیتان بکاتە پشتیوانی خۆی ئەوە بەڕاستی دووچاری زیان و خەسارەتمەندیەکی ئاشکرا بووە. يعدهم ويمنيهم وما يعدهم الشيطان إلا غرورا. شەیتان بەڵێنیان دەداتێ و ئاوات و ئارەزوو دەڕازێنێتەوە بۆیان. دیارەکە شەیتانیش هیچ بەڵێنێکیان پێنادات جگە لە فریودان و خەڵەتاندن نەبێت. أولئك مأواهم جهنم ولا يجدون عنها محيصا. ئەوانە جێگە و سەرنجامیان دۆزەخە و کلێنی لێ دەرچوونیان دەست ناکەوێت. والذين آمنوا وعملوا الصالحات سندخلهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا وعد الله حقا ومن أصدق من الله قيلا. ئەوانەشی باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوە لەمە دوا دایان خینە ناو باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەخت و بەبەردەم کۆشکەکانیدا دەڕوات و ژیانی هەمیشەی و نەبراوە و بەردەوام تێیدا دەبەنە سەر. ئەوە بەڵێنێکی نەگۆڕابی خوداییە. جا چێ هەیە ڕاستتر و دروستتر لە خوددا بەڵێنی خۆی بباتە سەر. ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب من يعمل سوءا يجز به ولا يجد له من دون الله وليا ولا نصيرا. پاداشت و ڕێز و نرخ نە بە ئارەزووی ئێوەیە نە بە ئارەزووی خاوەنانی کتێبە. ئەوەی خراپە و گوناهێک بکات ئەوە بەهۆیەوە سزا دەدرێت و هیچ کەس و هیچ هێزێکی تری دەست ناکەوێت جگەل لە خوددا پشتگیری بکات و یارمەتی بدات. ومن يعمل من الصالحات من ذكر أو أنثى وهو مؤمن
فأولئك يدخلون الجنة ولا يظلمون نقيرا. ئەوەشی کردەوە چاکەکان ئەنجام بدات نێر بێت یان مێ لە کاتێکدا ئیماندار بێت جا ئەوانە دەستنە بەهەشتەوە و بەقەدەر پەردەی ناوچی خورما ستەمیان لێ ناکرێت. ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن واتبع ملة إبراهيم حنيفا واتخذ الله إبراهيم خليلا. چێ هەیە ئاینی چاکتر و پەسندتر و جوانتر بێت لەو کەسەی ڕووی کردۆتە خوددا و خۆی تەسلیمی ئەو زاتە کردووە و لە کاتێکدا کار جوان و کار پەسندە و شوێنی ئاینی ئیبراهیمی ملکەت و فەرمان بەردار کەوت بێت کە خوددا ئیبراهیمی کردۆتە خۆشەویستی خۆی و ڕێزداری کردووە. ولله ما في السماوات وما في الأرض وكان الله بكل شيء محيطا. هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە و دەسەڵاتی ئەو خوددایە دەوری هەموو شتێکی داوە بە وردی و بە تەواوی لە هەموو شتێک ئاگادارە. ويستفتونك في النساء قل الله يفتيكم فيهن وما يتلى عليكم في الكتاب في يتامى النساء اللاتي لا تؤتونهن ما كتب لهن وترغبون أن تنكحوهن والمستضعفين من الولدان وأن تقوموا لليتامى بالقسط وما تفعلوا من خير فإن الله كان به عليما. أي محمد پرسیارت لێ دەکەن دەربارەی ئەوەی کە پێویستە پیاوان ئەنجامی بدەن بەرامبەر بەژنان پێیان بڵێ خدای گەورە دەربارەیان وەڵامتان دەداتەوە جا ئەوەی بەسەرتاندا دەخوێندرێتەوە لە قورئاندا دەربارەی ئەو کچە بێباوکانەی ئەوەی خوددا بۆی داناون نایان دەنێ و ناشتانەوێت مارەیان بکەن و ڕێگەش لە شوکردنیان دەگرن و دەربارەی میراتی ئەو منداڵە بێدەسەڵاتانەی ناتانەوێت بەدات پەروەری هەڵس و کەوت و مامەڵەیان لەگەڵدا بکەن و بەرپاکردنی دادگەری لە نێوان بێباوکاندا ئەرچی سەرشانی ئیماندارانە. ئەوەی کە ئەنجامی دەدەن لە چاکە ئەوە بێگومان خدای گەورە پێی ئاگادارە بە چاکەکاری لەگەڵ منداڵانی بێباوکدا کە مافیان بدەن و ستەمیان لێ نەکەن جا هەر خێر و چاکەیەک ئەنجام بدەن خدا زانایە پێی. وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا والصلح خير وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا فإن الله كان بما تعملون خبيرا. ئەگەر ئافرەتێک لە لوودبەرزی یان پشت هەڵکردنی مێردەکەی ترسا ئەوە هیچ گوناهیان لەسەر نییە و کارێکی چاکە ئەگەر نێوان خۆیان چاک بکەن و لەسەر شێوازێک ڕێک بکەون وەک ئەوەی ئافرەتەکە دەست هەڵگرێت لە هەندێ مافی خۆی تا بەڕێز و سەربەرزیەوە بمێنێتەوە لەگەڵ مێردەکەیدا. هەمیشە ڕێککەوتن و تەبایی شتێکی چاک و پەسندە هەرچەندە خەڵکی بەسروشت حەز بە ڕەزیلی دەکەن و تەنها بەرژەوەندی خۆیان دەوێت ئەگەر قیامەت و بەهەشت و دۆزەخ لە بەرچاو نەگیرێت. جا ئەگەر چاکەکار و ڕەفتار جوان بن لەگەڵ هاوسەرانتاندا و خاوەن تەقوا و پارێزکار بن و ستەمیان لێ نەکەن ئەوە دڵنیا بن بەڕاستی خوددا هەمیشە و بەردەوام ئاگایە بەکار و کردەوەتان. ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم فلا تميلوا كل الميل فتذروها كالمعلقة وإن تصلحوا وتتقوا فإن الله كان غفورا رحيما. هەرگیز ئێوە ناتوانن لە نێوان هاوسەرەکانتاندا دادپەروەرانە ڕەفتار بکەن لە کاتێکدا ئەگەر زۆریش سوور بن لەسەری جاکەوا بوو نەکەن هەرڕوو لە یەکێکیان بکەن بە تەواوی ئەوی ترواز لێ بهێنن وەک هەڵپەسێرراو نە ئەوەیە مێرددار بێت نە ئەوەشە بێمێرد بێت.
خۆ ئەگەر چاکسازی بکەن و ڕێک بکەون و خۆتان بپارێزن لەستەم ئەوە بەڕاستی خوددا هەمیشە و بەردەوام لێ خۆش بوو میهرەبانە. وإن يتفرقا يغن الله كلا من سعته وكان الله واسعا حكيما. خۆ ئەگەر ژن و مێرد لێک جا ببنەوە بە گوێرەی شەرع و بەرنامەی خوددا ئەوە خوددا هەریەکەیان شاد و بێنیاز و بەختەوەر دەکات لە بەخشینی فراوانی خۆی بە هاوسەرێکی گونجاو چونکە خوددا هەمیشە و بەردەوام فراوان گیر و دانایە. ولله ما في السماوات وما في الأرض ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله وإن تكفروا فإن لله ما في السماوات وما في الأرض وكان الله غنيا حميدا. هەر بۆ خوددایە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە ئامۆژگاری و فەرمانمان داوە بەسەر ئەوانەی بەرنامەی خوددایان بۆ هاتبوو لە پێش ئێوە. هەروەها ئامۆژگاری ئێوەشمان کردووە لە خوددا بترسن و بە تەقوا و پارێزکار بن. خۆ ئەگەر بێ باوەڕ و یاخی بن ئەوە خۆتان زیان دەکەن چونکە بەڕاستی هەر بۆ خوددایە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە. خودداش هەمیشە و بەردەوام بێنیازە و شایستەی سوپاسە. ولله ما في السماوات وما في الأرض وكفى بالله وكيلا. هەر بۆ خوددایە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە و هەر ئەو خوددایە بەسە بۆ ئەوەی چاو دێر بێت و کاروباری پێ بسپێریت. ئاسمانەکان هەر خوددا خۆی فراوانیان دەزانێت و نهێنیەکانی زەویش کەمێکی زانراوە. يشأ يذهبكم أيها الناس ويأتي بآخرين وكان الله على ذلك قديرا. خەڵچینە ئەگەر خوددا بیەوێت ئێوە لەناو دەبات و کەسانی تر دەهێنێتە مەیدانەوە و خوددا هەمیشە و بەردەوام دەسەڵاتی بەسەر ئەو کارەدا هەیە. من كان يريد ثواب الدنيا فعند الله ثواب الدنيا والآخرة وكان الله سميعا بصيرا. ئەو کەسەی تەنها پاداشی دنیای دەوێت ئەوە با بزانێت کە لە لای خوددا پاداشی دنیا و پاداشی قیامەتیش هەیە. خوددا هەمیشە و بەردەوام بیسەر و بینایە. يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين إن يكن غنيا أو فقيرا فالله أولى بهما فلا تتبعوا الهوى أن تعدلوا وإن تلوا أو تعرضوا فإن الله كان بما تعملون خبيرا. أي أواني باورتان هناوە هەمیشە ڕاگەری دادوەری بن و شایەتی بۆ خوددا بدەن. با شایەتیەکەشتان زیانی بۆ خۆتان و دایک و باوکتانیان خزمانیش هەبێت. ئەگەر کەسێک لەوانە دەوڵەمەند بێت یان هەژار خوددا بەرژەوەندی ئەوان چاکتر دەزانێت لە ئێوە واتە بەتەماعی دەوڵەمەندی لە دادپەروەری لامەدەن و بەهۆی نەداری و بەزەیی بێجێ لە حەق لامەدەن نەکەن شوێن ئارەزووی نەفس بکەون لە دادپەروەری لابدەن. جا ئەگەر ئێوە پێچ لێ بدەن زمان بگۆڕن و شایەتی ناحەق بدەن یان پشت هەڵکەن ئەوە چاک بزانن خوددا ئاگادارە بەکار و کردەوەتان. يا أيها الذين آمنوا بالله ورسوله والكتاب الذي نزل على رسوله والكتاب الذي أنزل من قبل ومن يكفر بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر فقد ضل ضلالا بعيدا. أي أواني باورتان هناوا
بەردەوام و دامەزراو بن لەسەر ئیمان بە خوددا و پێغەمبەرەکەی و بەو قورئانەش کە لە ماوەی چەند ساڵێکدا دایبەزاندووە بۆ پێغەمبەرەکەی و بەو کتێبانەش کە پێشتر ڕەوانەی کردوون. جا ئەوەی باوەڕی نەبێت بە خوددا و بە فریشتەکانی و بە کتێبەکانی و بە پێغەمبەرانی و بە ڕۆژی دوایی ئەوە بەڕاستی گومڕا بووە بە ئەو پەڕی گومڕایی. إن الذين آمنوا ثم كفروا ثم آمنوا ثم كفروا ثم ازدادوا كفرا لم يكن الله ليغفر لهم ولا ليهديهم سبيلا. بەڕاستی ئەوانەی باوەڕیان هێناوە و دوایی پاشگەز بوونەتەوە دووبارە ئیمانیان هێنایەوە و دوایی پاشگەز بوونەوە لەوە دوا زیاتر لەبێ دینی و کافریدا ڕۆچوون. هیچ کات خوددا لەوانە خۆش نابێت و ڕێنموویان ناکات بۆ ڕێبازێکی سوود بەخش. بشر المنافقين بأن لهم عذابا أليما. ئەی پێغەمبەر مژدە بە دووڕوەکان بدە کە بەڕاستی سزایەکی بە ئێشیان بۆ ئامادە کراوە. الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا. ئەو دووڕوانەی کە بێ باوەڕەکان دەکەنە پشتیوان و یار و یاوەری خۆیان لە جیاتی ئیمانداران ئایا دەیانەوێت عیزەت و دەسەڵات و سەربەرزیان لای ئەوان دەست بکەوێت؟ ئەوانە بە هەڵەدا چوون چونکە بەڕاستی عیزەت و باڵادەستی و سەربەرزی هەر هەمووی بۆ خوددایە. وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره إنكم إذا مثلهم إن الله جامع المنافقين والكافرين في جهنم جميعا. بەڕاستی خودای گەورە لە قورئاندا ئەم بڕیارەی ناردووە بۆ سەرتان کە هەر کاتێک لە جێیەکدا گوێتان لێبوو کوفر و گاڵتە بە ئاەتەکانی خوددا دەکرا ئەوە دامەنیشن لەگەڵ ئەوانەدا هەتا قسە و باسەکەیان نەگۆڕن. ئەگەر دابنیشن و گوێ نەدەنێ ئەوە بەڕاستی ئێوەش لەو کاتەدا وەک ئەوان و حیسابی ئەوانتان بۆ دەکرێت. بەڕاستی خوددا دووڕوەکان و بێباوەڕەکان هەمویان لە دۆزەخدا کۆ دەکاتەوە. الذين يتربصون بكم فإن كان لكم فتح من الله قالوا ألم نكن معكم وإن كان للكافرين نصيب قالوا ألم نستحوذ عليكم ونمنعكم من المؤمنين فالله يحكم بينكم يوم القيامة ولن يجعل الله للكافرين على المؤمنين سبيلا. ئەوانەی کە خۆیان بۆ ئێوە مەلازداوە چاوەڕوانی بەسەرهاتتان دەکەن ئەگەر سەرکەوتنێکتان لەلایەن خودداوە دەست بکەوێت دەڵێن ئەی ئێمە لەگەڵتاندا نەبووین. خۆ ئەگەر کافرەکان بەشێکیان ببێت لە سەرکەوتن دووڕوەکان دەڵێن ئایا ئێمە لەسەر ئێوەمان نەدەکردەوە و نەمان هێشت ئیمانداران زیانتان پێ بگەێنن. اینجا خوددا لە ڕۆژی قیامەتدا دادوەری دەکات لە نێوانتاندا ئەی بێباوەڕ و دووڕوەکان. دڵنیا بن هەرگیز خوددا نایەڵێت بێباوەڕان بەسەر ئیمانداراندا دەست ڕۆیشتوو بن و ڕیشەکەنیان بکەن. إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. بەڕاستی دووڕوەکان وا دەزانن فێڵ لە خوددا دەکەن لە کاتێکدا ئەو زاتە فێڵەکانیان پوچ دەکاتەوە نازانن کە دیار و نادیار لە لای خوددا ڕوون و ئاشکرایە. هەر کاتێکیش بۆ ڕیا و ڕووپامایی هەڵدەستن بۆ نوێژ زۆر بەلەشگرانی و تەمەڵی هەڵدەستن. ئەوانە ڕیایی و ڕووپامایی بۆ خەڵکی دەکەن زۆر کەم یادی خوددا دەکەن.
مذبذبين بين ذلك لا إله هؤلاء ولا إله هؤلاء ومن يضلل الله فلن تجد له سبيلا. ئەوانە گیریان خواردووە لەو نێوانەدا، نە ئەوەیە پاڵ بدەن بە ئیماندارانەوە، نە ئەوەشە پاڵ بدەن بە کافرانەوە. هەرکەس خدا بەهۆی نالەباری خۆیەوە گومڕای بکات ئەوە هەرگیز ناتوانێت ڕێبازێکی ڕاست و ڕزگاری بۆ بدۆزرێتەوە. يا أيها الذين آمنوا لا تتخذوا الكافرين أولياء من دون المؤمنين أتريدون أن تجعلوا لله عليكم سلطانا مبينا. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە بێباوەڕان مەکەنە یار و یاوەری خۆتان لە جیاتی ئیمانداران. ئایا دەتانەوێت بەدەستی خۆتان بەڵگەیەکی ئاشکرا بدەنە دەست خوددا لەسەر خۆتان؟ إن المنافقين في الدرك الأسفل من النار ولن تجد لهم نصيرا. بەڕاستی دووڕوەکان لە چینی هەر خواروی ناو دۆزەخدان و هەرگیز بۆ ئەوان پشتیوانێکت دەست ناکەوێت. إلا الذين تابوا وأصلحوا واعتصموا بالله وأخلصوا دينهم لله فأولئك مع المؤمنين وسوف يؤتي الله المؤمنين أجرا عظيما. جگەلەوانەیان تۆبەی ڕاستەقینەیان کردووە و کار و نیەتیان چاک کردووە و دەستیان بە ئاینی خودداوە گرتووە و پەیڕەوی بەرنامەکەی دەکەن و بە تەواوی دین و ئاینیان ساخ کردوتەوە بۆ خوددا، جا ئەوانە لەگەڵ ئیمانداراندا دەبن و لەگەڵ ئەواندا حەشر دەکرێن. بێگومان لە ئایندەدا خوددا پاداشتی زۆر و بێسنوور دەبەخشێت بە ئیمانداران. ما يفعل الله بعذابكم إن شكرتم وآمنتم وكان الله شاكرا عليما. خدا چ پێویستیەکی بە سزادانی ئێوە هەیە؟ ئەگەر شکرانە بژێر و سپاس گوزار بن و ئیمان و باوەڕی دامەزراوتان هەبێت، خداش هەمیشە و بەردەوام سپاس گوزاری بەندە چاکەکانیەتی و زانا و ئاگایە پێیان. لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم وكان الله سميعا عليما. بێگومان خدا حەز ناکات لە قسەی ناشرین و نابەجێ و ناو ناتوەرە وتن و جنێودان، مەگەر کەسێک ستەم لێکراو بێت خدا هەمیشە و بەردەوام بیسەر و زانایە. إن تبدوا خيرا أو تخفوه أو تعفو عن سوء فإن الله كان عفوا قديرا. ئەگەر کردار و گفتار و بەخششی خۆتان ئاشکرا بکەنیان بیشارنەوە یاخود چاوپۆشی لە هەڵە و گوناهێک بکەن، ئەوە بێگومان خدا هەمیشە و بەردەوام لێ خۆش بوو و بەدەسەڵاتیشە. إن الذين يكفرون بالله ورسله ويريدون أن يفرقوا بين الله ورسله ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا. بێگومان ئەوانەی باوەڕ بە خوددا و پێغەمبەران ناهێن و دەیانەوێت جیاوازی بکەن لە نێوان خوددا و پێغەمبەرەکانیدا، گوایە باوەڕیان بە خوددا هەیە بەڵام باوەڕیان بە پێغەمبەران نییە، یاخود دەڵێن باوەڕ دەهێنین بە هەندێک لە پێغەمبەران و باوەڕ بە هەندێکیان ناهێنین و دەیانەوێت لەو نێوانەدا ڕێگە و بەرنامەیەک بۆ خۆیان بەدەست بهێنن. أولئك هم الكافرون حقا وأعتدنا للكافرين عذابا مهينا. ئەو جۆرە کەسانە بەڕاستی هەر بێباوەڕن و بۆ بێباوەڕان سزایەکی سەر شۆڕ کەرمان ئامادە کردووە. والذين آمنوا بالله ورسله ولم يفرقوا بين أحد منهم أولئك سوف يؤتيهم أجورهم وكان الله غفورا رحيما. ئەوانەی باوەڕیان بە خوددا و پێغەمبەرەکانی هێناوە و هیچ جۆرە جیاوازیەکیان نەکردووە لە نێوان هیچ کامیاندا و باوەڕیان بە هەمویان هەیە، ئەوانە لە ئایندەدا خودای گەورە پاداشتی خۆیان دەداتێ.
خدای گەورەش هەمیشە و بەردەوام لێ خۆش بوو میهرەبانە بۆ باوەڕداران. يسألك أهل الكتاب أن تنزل عليهم كتابا من السماء فقد سألوا موسى أكبر من ذلك فقالوا أرنا الله جهرة فأخذتهم الصاعقة بظلمهم ثم اتخذوا العجل من بعد ما جاءتهم البينات فعفونا عن ذلك وآتينا موسى سلطانا مبينا. ئەی محەممەد خاوەنانی کتێب داوای ئەوەت لێ دەکەن کە لە ئاسمانەوە کتێبێکیان بۆ دابەزێنیت جا ئەوانە بەڕاستی داوای لەوە گەورەتریان لە موسا کرد وتیان دەمانەوێت خودامان بە ئاشکران نیشان بدەیت ئەوسا هەورە بروسکەیەک لەیدان لە سەرنجامی ئەو ستەمە ناڕەوایە و ئەو داخوازیان نادروستەیاندا کەچی لەوە دوا گوێرەکە پەرستنیان کرد لە دوای ئەو هەموو بەڵگە و معجزە ئاشکرایانە کە بۆیان هات جالەوەشیان خۆش بووین و بەڵگە و معجزە و بەرنامەی ئاشکرامان بەخشی بە موسا تا ڕێنموویان بکات. ورفعنا فوقهم الطور بميثاقهم وقلنا لهم ادخلوا الباب سجدا وقلنا لهم لا تعدوا في السبت وأخذنا منهم ميثاقا غليظا. بۆ چەسپاندن و وەرگرتنی پەیمانەکە چێوی توورمان بەرز کردەوە بەسەریاندا و پێمان وتن کە لە دەروازەی شاری قودسەوە بە سوژدەوە بچنە ژوورەوە هەروەها فەرمانماندا و وتمان لە ڕۆژانی شەمواندا دەست درێژی مەکەن و ڕاوە ماسی مەکەن بۆ ئەو مەبەستە پەیمانێکی تند و بەهێزمان لێ وەرگرتن. فبما نقضهم ميثاقهم وكفرهم بآيات الله وقتلهم الأنبياء بغير حق وقولهم قلوبنا غلف بل طبع الله عليها بكفرهم فلا يؤمنون إلا قليلا. اینجا بەهۆی پەیمان شکاندنیان و بێباوەڕیان بە ئاەتەکانی خوددا و کوشتنی بەناحەقی پێغەمبەران لەلایەن ئەوانەوە و ئەو قسەیەشیان کە دەڵێن دڵی ئێمە داخراوە و بەرجی پێوەیە مەبەستیان ئەوەیە کە ئامادەنین گوێ بۆ هیچ ڕاستیەک بگرن خوددا خەشمی لێگرتن و نەفرینی لێکردن نەخێر بەو جۆرە نییە کە ئەوانە دەیڵێن بەڵکو خوددا مۆری ناوە بەسەر دڵ و دەرونیاندا بەهۆی بێباوەڕبوونیانەوە جا هەر بۆ یەکەمێکیان نەبێت باوەڕ ناهێنن. وبكفرهم وقولهم على مريم بهتانا عظيما. هەروەها خوددا ڕقی لێیانە بەهۆی بێباوەڕبوون و ئەو بوختانە گەورەی کە بۆ مەریەم هەڵیان بەست. وقولهم إنا قتلنا المسيح عيسى ابن مريم رسول الله وما قتلوه وما صلبوه ولكن شبه لهم وإن الذين اختلفوا فيه لفي شك منه ما لهم به من علم إلا اتباع الظن وما قتلوه يقينا. بەهۆی ئەو قسەیەشان کە دەیانوت بەڕاستی ئێمە مەسیح پێغەمبەری خوددا عیسای کوڕی مەریەممان کوشتووە کەچی لە ڕاستیدا نەکوشتویانە و نە لە قەنارە و خاچیان داوە بەڵکو لەیان تێکچووە و کەسێکی تریان کوشتووە لە بری ئەو بەڕاستی ئەوانەی کە بیر و بۆچوونی جیاوازیان لەو کێشەیەدا هەیە خۆشیان لە گوماندان تیایدا و ئەوانە هیچ زانستیەکی ڕاستیان نییە لەو بارەیەوە جگە لە شوێن کەوتنی گومان نەبێت و بە دڵنیاییەوە دەڵێن کە نەیان کوشتووە و بۆیان نەکوژراوە. بل رفعه الله إليه وكان الله عزيزا حكيما. نەخێر بەڵکو خوددا بەرزی کردەوە بۆ لای خۆی خوددا هەمیشە و بەردەوام باڵا دەست و دانایە. وإن من أهل الكتاب إلا ليؤمنن به قبل موته ويوم القيامة يكون عليهم شهيدا. هیچ کەسێک نییە لە خاوەنانی کتێب کە باوەڕ نەهێنێت بە عیسا پێش ئەوەی گیانی دەربچێت بەڵکو سوێن بە خوددا هەر باوەڕ دەهێنێت پێی لە پێش مردنیدا لەسەر مەرگدا پەردە لەسەر چاویان لا دەدرێت و گەلێک ڕاستی دەردەکەوێت بۆیان یاخود کاتێک عیسا دادەبەزێت گاور و جووەکانی ئەو کاتە باوەڕی دروستی پێدەهێن و لە ڕۆژی قیامەتیشدا شایەتە بەسەریانەوە کە ئەوانەی گومڕابوون خۆیان گومڕابوون و ئەم
كاتي خوي هر ريغي راست نشان داون. فبظلم من الذين هادوا حرمنا عليهم طيبات أحلت لهم وبصدهم عن سبيل الله كثيرا. بەهۆی زوڵم و ستەمێک لەلایەن ئەوانەی کە بوونەتە جوو بەهۆی ئەوەی کە زۆر کۆسپیان دەخستە بەر ڕێبازی خوددا ئێمە هەندێک ناز و نیعمەتمان لێ حرام کردن کە پێشتر بۆیان حەڵاڵ بوو. وأخذهم الربا وقد نهوا عنه وأكلهم أموال الناس بالباطل وأعتدنا للكافرين منهم عذابا أليما. هەروەها بەهۆی سوخۆریانەوە کە بەڕاستی لێیان حرام کرابوو بەهۆی ئەوەشەوە کە ماڵی خەڵکی بەناڕەوا دەخۆن هەندێک شتی تری حەڵالمان لێ حرام کردن بێگومان بۆ ئەوانەیان کە بێ باوەڕن سزایەکی بە ئێشمان ئامادە کردووە. لكن الراسخون في العلم منهم والمؤمنون يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك والمقيمين الصلاة والمؤتون الزكاة والمؤمنون بالله واليوم الآخر أولئك سنؤتيهم أجرا عظيما. بەڵام ئەوانیان کە لە زانستی و زانیاریدا ڕۆچوون هەروەها ئیمانداران لەوانیش و لە ئێمەش باوەڕدەهێنن بەوەی بۆ تۆ ڕەوانە کراوە و بەوەش پێش تۆ ڕەوانە کراوە بەتایبەت ئەوانەی کە بە چاچی نوێژەکانیان بە دروشمەکانەوە ئەنجام دەدەن و زەکاتیش دەدەن باوەڕەشیان بە خودا و بە ڕۆژی دوایی هەیە ئەوانە لە ئایندەیەکی نزیکدا پاداشتی گەورە و بێسنووریان دەدەینەوە. إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وهارون وسليمان وآتينا داود زبورا. بەڕاستی ئێمە وحی و نیگامان بۆ تۆ ناردووە هەروەکو چۆن وحی و نیگامان بۆ نوح و پێغەمبەرانی دوای ئەو ناردووە هەروەها وحی و نیگامان ناردووە بۆ ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و هەندێک لە کوڕانی یعقوب و عیسا و ئەیوب و یونس و هارون و سولەیمان زەبوریشمان بە داود بەخشیوە کتێبێک بووە زۆربەی تەسبیحات و ستایشی پەروەردگار بووە. ورسلا قد قصصناهم عليك من قبل ورسلا لم نقصصهم عليك وكلم الله موسى تكليما. بێگومان بەسەرهاتی هەندێک لە پێغەمبەرانمان بۆ جێڕاویتەوە بەسەرهاتی هەندێکی تریشمان بۆ نەجێڕاویتەوە بەڕاستی خودای گەورە خۆی لەگەڵ موسادا گفتوگۆی یەکسەری و ڕاستە و خۆی ئەنجام داوە. رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل وكان الله عزيزا حكيما. پێغەمبەرانمان ڕەوانە کردووە کە موژدەدەرن بە ئیمانداران و ترسێنەرن بۆ یاخیەکان تا خەڵکی هیچ بەڵگەیەکیان بەدەستەوە نەمێنێت لەسەر بێدینی و یاخیبوونیان دوای ئەوەی خوددا پێغەمبەرانی بۆ ڕەوانە کردوون بێگومان هەمیشە و بەردەوام خوددا باڵا دەست و دانایە. لكن الله يشهد بما أنزل إليك أنزله بعلمه والملائكة يشهدون وكفى بالله شهيدا. أي محمد هەرچەندە ئەو خەڵکە باوەڕت پێناکەن بەڵام خوددا خۆی شایەتە لەسەر ئەو قورئانەی کە ڕەوانەی کردووە بۆت بە ئاگاداری و زانیاری خۆیشی ڕەوانەی کردووە فریشتەکانی شایەتی دەدەن لەسەر ئەوە هەرچەندە خوددا خۆی بەسە بۆ ئەو شایەتیە. إن الذين كفروا وصدوا عن سبيل الله قد ضلوا ضلالا بعيدا. بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕبوون و ڕێبازی بێباوەڕیان گرتۆتە بەر و بربەستی شیاندانا لە بەردەم ڕێبازی خوددا بە شوێنەیی و نەرمونیانی
بێگومان ئەوانە گومڕابوون و لە ڕاستی زۆر دوور کەوتونەتەوە. إن الذين كفروا وظلموا لم يكن الله ليغفر لهم ولا ليهديهم طريقا. بەڕاستی ئەوانەی کە بێباوەڕ بوون و ستەمیان کردووە خدا نەیویستووە لێیان خۆش بێت هیدایەت و ڕێنموویشیان بکات بۆ ڕێگە و ڕێبازێک کە سوودی لێوەربگرن. إلا طريق جهنم خالدين فيها أبدا وكان ذلك على الله يسيرا. جگەل لە ڕێگەی دۆزەخ کە دەیان گەیەنێتە ناوی و ژیانی نەمری بەناچاری دەبێت تیایدا بەرنەسەر. ئەو سزادانشیان لەلای خدا زۆر ئاسانە چونکە ئەوانە شایستن. يا أيها الناس قد جاءكم الرسول بالحق من ربكم فآمنوا خيرا لكم وإن تكفروا فإن لله ما في السماوات والأرض وكان الله عليما حكيما. أي خلچينا بەڕاستی لەلایەن پەروەردگارتانەوە پێغەمبەرێکتان بۆ هاتووە بە حەق و ڕاستی دە ئێوەش ئیمان و باوەڕی پێبهێنن ئەوە چاکترە بۆتان. خۆ ئەگەر باوەڕ نەهێنن ئەوە دڵنیابن کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خدا خاوەنیانە ئاتاجی ئیمانی ئێوە نییە چونکە خدا هەمیشە و بەردەوام زانا و دانایە. يا أهل الكتاب لا تغلوا في دينكم ولا تقولوا على الله إلا الحق إنما المسيح عيسى ابن مريم رسول الله وكلمته ألقاها إلى مريم وروح منه فآمنوا بالله ورسله ولا تقولوا ثلاثة انتهوا خيرا لكم إنما الله إله واحد سبحانه أن يكون له ولد له ما في السماوات وما في الأرض وكفى بالله وكيلا. أي خاوناني كتاب زیادە ڕەوی مەکەن لە ئاینەکەتاندا جگە لە حەق و ڕاستی هیچی تر بەدەم خوداوە مەڵێن. بەڕاستی مەسیح عیسای کوڕی مەریەم جگە لەوەی کە پێغەمبەری خودایە شتێکی تر نەبووە لەدایک بوونەکەی بە فەرمانی خدا بووە کە لە مەریەمدا بەرجەستە بوو. عیسا ڕوح و گیانێکی تایبەتیە لەلایەن خداوە بەخشراوە دەئیتر باوەڕی دامەزرا و بە خودایەتی خدا و بە پێغەمبەرانی بهێنن. هەرگیز مەڵێن خدا سیانە لەو گفتارە نابەجێیە واز بهێنن چاکترە و قازانستانە چونکە بەڕاستی خدا تەنها یەک تاکە خدایە پاک و بێگەرد و دوورە لەوەی کە منداڵی ببێت. بوختانی ناقۆڵایی وا چۆن دەکەن هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدا هەیە هەر هەمووی ئەو خاوەنیانە بێگومان خدا بەسە کە بەدیهێنەر و سەرپەرشتیاری دروستکراوانی بێت. لن يستنكف المسيح أن يكون عبدا لله ولا الملائكة المقربون ومن يستنكف عن عبادته ويستكبر فسيحشرهم إليه جميعا. هەرگیز مەسیح لاری لەوە نییە کە بەندەی خدا بێت هەروەها فریشتە نزیکەکانیش جا ئەوەی لاری و سەرپێچی بکات لە پەرستنی خدا و خۆی بەزل بزانێت ئەوە بادڵنیا بێت هەمووان لە ئایندەدا لای ئەو زاتە دەبێت کۆ ببنەوە بۆ لێپرسینەوە. فأما الذين آمنوا وعملوا الصالحات فيوفيهم أجورهم ويزيدهم من فضله وأما الذين استنكفوا واستكبروا فيعذبهم عذابا أليما ولا يجدون لهم من دون الله وليا ولا نصيرا. جاء أوكاتا ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوە خدا بە تەواوی و بە چاچی پاداشتەکانیان دەداتەوە و لە فەزڵ و بەخششی تایبەتی خۆی بۆیان زیادیش دەکات. بەڵام ئەوانەی سەرپێچی و لاریان کردووە و خۆیان بەزلزانیوە ئەوە خدا سزای زۆر بە ئێشیان دەدات ئەوسا بێجگەل لە خدا کەسێکیان دەست ناکەوێت کە پشتیوانیان لێ بکات و سەریان بخات. ئەلبەتە ئەو زاتەش بەزەیی پێیاندا نایەتەوە.
يا أيها الناس قد جاءكم برهان من ربكم وأنزلنا إليكم نورا مبينا أي خلشنا بەڕاستی لەلایەن پەروەردگارتانەوە بەڵگە و نیشانەی ئاشکراتان بۆ هاتووە کە موحەممەد پێغەمبەرە و نور و ڕووناشیەکی ئاشکراشمان بۆ دابەزاندون کە قورئانە. فأما الذين آمنوا بالله واعتصموا به فسيدخلهم في رحمة منه وفضل ويهديهم إليه صراطا مستقيما. جا ئەوانەی باوەڕیان بە خوددا هێناوە و شوێنی بەرنامەکەی کەوتون ئەوە لە ئایندەیەژی نزیکدا خوددا دەیان خاتە ژێر سایەی فەزڵ و ڕەحمەتی تایبەتی خۆیەوە و هیدایەت و ڕێنموویان دەکات بۆ لای خۆی لە ڕێگەی ڕێبازێکی ڕاست و دروستەوە. يستفتونك قل الله يفتيكم في الكلالة إن امرؤ هلك ليس له ولد وله أخت فلها نصف ما ترك وهو يرثها إن لم يكن لها ولد فإن كانت اثنتين فلهما الثلثان مما ترك وإن كانوا إخوة رجالا ونساء فللذكر مثل حظ الأنثيين يبين الله لكم أن تضلوا والله بكل شيء عليم. أي محمد داوای فتوات لێ دەکەن دەربارەی کەلالە کە بریتیە لا کەسێک باوکو نەوەی نەبێت تۆش بڵێ خوددا وەڵامتان دەداتەوە لەو بارەیەوە. ئەگەر کەسێک پیاوێک وەفاتی کرد و منداڵی نەبوو ئەوە تەنها خوشکێکی هەبوو ئەوە نیوەی سامانەکەی بۆ ئەوە نیوەکەی تریشی دەخرێتە دارایی گشتیەوە ئەگەر هەبێت و ئەگەر نەبوو لە بەرژەوەندێکی گشتیدا بەکاردەهێنرێت. بەڵام ئەگەر مردووەکە ئافرەت بوو ئەوە براکەی هەموو میراتەکەی دەبات ئەگەر ئافرەتەکە منداڵی لە دوا بەجێ نەمابوو. خۆ ئەگەر پیاوە مردووەکە دوو خوشتی لە دوا بەجێ مابوو ئەوە دوو بەش لە سێ بەشی ئەوەی بەجێ هێشتووە بۆ ئەوان دەبێت. خۆ ئەگەر میراتگران پیاوان و ئافرەتان بوون هەمووشیان لە خوشک و برا پێک هاتبوون ئەوە بۆ نێرینەیەکیان ئەندازەی بەشی دوو مێینە هەیە. خدای گەورە ئەم شتانەتان بۆ ڕوون دەکاتەوە نەوەکو سەرگەردان ببن. خدای گەورەش بە هەموو شتێک زانایە.